سڵاو و خۆشەویستی زۆرم بۆ هەموو بینەران و بیسەرانی کەناڵی هیوا سڵاوتان لێبێ لە هەر کوێیەک هەن ئازیزان. من گۆنا سعید لەگەڵتانم بۆ بەڕێوەبردننی گفتوگۆیەکی تر لە کەناڵی هیواوە. ئەم جارەیان لە ئەم هەفتەیە و تا 2 هەفتەی داهاتوو بە بۆنەی نزیک بوونەوەمان و هاتنی 8 ماس ڕۆژی جیهانی ژنان ئەمانەوێت هەم یادی ئەم ڕۆژە بەرزڕاگرین و هەم ببینە منبەرێک کە لێرەوە چەند گفتوگۆیەکی بەردەوام ڕێخین لەسەر بەرزڕاگرتنی ڕۆژی 8 ماس ڕۆژی جیهانی ژنان، هەروەها قسە و باسکردن لەسەر ئەو کایە و بوارانەی کە بەردەوام کاریگەری هەیە لەسەر ژیان و گوزەرانی ژنان و هەروەها لەسەر خەبات و کاریان لە پێنا و یەکسانی و ڕزگاریە. بەرنامەی ئەمڕۆمان یەکەم بەرنامەیە کە لە تەوەری با بڵین پێشوازی 8 مارسا دەستی پێەکەین، ئەویش سەبارەت بە کاری نێوماڵە. ئەمڕۆ لەگەڵ دوو میوانی ئازیز کە کەمێکی تر هەردووکیانتان پێ ئەناسێنم تاو توێی مەسەلەی کاری نێوماڵەکەین. هەڵبەت کاری نێوماڵ هەرچەنە وەکو مەسەلەیەکی سادە و ڕۆژانە دێتە بەرچاومان، هەمومان ئەزانین کە پانتاییەکی زۆری لە ژیانی تاک و خێزان داگیر کردووە، بەڵام زۆر بە تایبەت پانتاییەکی زۆری لە ژیان و لە ئێنەرژی و لە کاتی ژنان بردووە. لەسەر تاسەری جیهانە ئەو کارانەی بە کاری نێوماڵ ئەناسرێن، وەکو منداڵداری، منداڵ بەخێوکردن، پاکردنەوە، خواردن دروستکردن، خزمەتی کەسانی پیر و پەکەوتە لە ماڵەوە، خزمەتی نەخۆش، بەگشتی هەموو ئەو کارانەی کە پەیوەندی بە چوارچێوەی کاری ماڵ هەیە لەسەر تاسەری جیهانە ژن بە زۆری پێیان هەڵەسێ و ئەمە ڕاستیەکی ژیانی ژنانە لە ئەمڕۆیە. هەرچەنە بۆ نمونە ئێمە ئەگەر لە وڵاتانی وەکو ئەوروپا و غەربا باس بکەین، ئەمە بە ڕادەیەکی با بڵین تا ڕادەیەک کەمتر بۆتەوە، تا ڕادەیەک پیاوانێکی زۆر بەرەو ئەو ڕۆیشتون کە کاری نێوماڵ بکەن، ئەویش بە حکمیەوەی کە کۆمەلگاکانی ئەوروپا بە گۆڕانکاریەکی زۆر ڕادیکاڵتر ڕیشەییتر ڕۆیشتووە، دەور و نەخشی ژنان گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە و ژنان بە شێوەیەکی فراوانتر و زیاتر فرسەتەکانی کارکردن و خوێندن و چوونە با بڵین دەرەوە لە چوارچێوەی ماڵ بۆیان هەڵکەوتووە و ژیانی خێزانیش بە گشتی ئاڵوگۆڕی زۆری بەسەرا هاتووە بە جۆرێکە با بڵین کەمتر لە چاو وڵاتانێکە کە هێشتا با بڵین وڵاتانێکی نەریتین، هێشتا کۆمەلگاکان لەباری ئابووری و لەباری مرۆییەوە گەشەیەکی ئەو تۆیان نەکردووە و جگە لەوەش نەریتین بەو مانایی ئەو کۆمەلگایانی کە دەسەڵاتی دینی تایە زاڵە یاخود دەسەڵاتێک کە دابوونەریتی پیا و سالارانە زاڵەکە، هێشتا خیتابێکی گشتی هەیە بەرامبەر بەوەی کە کاری نێوماڵ کاری و ئەرکێکی سەرەکی ژنانە. لەم گفتوگۆی ئەمڕۆیە ئێمە ئەمانەوێ لەسەر ڕووکەشی ئەم مەسەلە بڕۆینە خوارەوە، بڕۆینە قوڵایی ئەم مەسەلەیەوە، واتە لەو ئاستە دەرچین کە بۆ نمونە بەشێک پێی وایە ژنان ئەبێ شانازی بەمەوە بکەن یاخود جێگی خۆشحاڵیانە، کارێکی با بڵین لە دڵسۆزی و لە خۆشەویستی خۆیانە بۆ خێزان و بۆ وەکو ئەرکی خۆیان ئەیکەن، و بەشێکی تریش بە کۆیلایەتی و بە ژێردەستەیی و بە هۆکارێک بۆ وەک بربەستێکی گەورە لە بەردەم بەشداری ژنان لە بواری گشتیە لە کارکردن لە دەرەوەیە ئەیبینێت. هەرچەنە ئەمە دیبەیتێکی زۆر بەرفراوانە، بەڵام قوڵایەکی زیاتری هەیە، ڕیشەیەکی زیاتری هەیە. ئێمە لەم بەرنامەی ئەمڕۆیە ئەمانەوێ بەڕاستی بڕۆینە سەر ئەو هۆکار و ئەو فاکتەرانە و ئەو شێوازانە لە تێڕوانین لە لێکدانەوە بۆ مەسەلەی کاری نێوماڵ، و من بۆ ئەم مەبەستە بۆ ئەوەی کە گفتوگۆیەکی هەمەلایەنەمان هەبێ هەردوو میوانی خۆشەویستم لەلایەک ماریا کارگەر کە چالاکی سیاسی و ڕۆژنامەوان ئامادەیە لەگەڵمانە لە ستۆدیۆ
و لە هەمان کاتە بڕیارەکە کە ژاڵنووری شاعر و چالاکوانی با بڵێن چالاکوان ئەویش هەندێک کێشەی ئینتەرنێتی هەیە بڕیارەکە پەیوەست بێ پێمانەوە هیوادارین کە کێشەکەی بۆ چارەسەر ببێت. ماریا بەخێر هاتی، سوپاس دەکەم کە کاتە دیا بە بەرنامەکە، سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس هاوڕێگۆنا، زۆر سپاس بۆی کە دەرفەتێک پێش هات لە ڕێگی کەناڵەکەی ئێوەوە باس لە بابەتێکی زۆر زۆر گرینگکەین و هیوادارم کە ئەو دیالۆگەی ئەو شەو لەسەر کاری نێوماڵ و پەیوەندی بە ژنانەوە هەیە دیالۆگێکی پرۆداکتیڤ و جوانمان هەبێت کە هەم خۆمان هەم ژنانی دیکەوە هەم کۆمەلگا بەگشتی بتوانێت سوودی لێوەربگرێت. بەدڵنیایی ماریا کەوا بێ ئێمە مەجبورین دەست پێ بکەین هەتا ئەو کاتەی هیوادارم کە ژاڵنووری بتوانێت پەیوەست بێ بە بەرنامەکەوە. من پێم خۆشرا بڕۆینە سەر بەشی یەکەمی بەرنامەکە، بەشی با بڵین تەوەری یەکەمی قسە و باسەکانمان. ئەمەوێ زۆر بە سادەی لەوێ دەست پێ بکەین کە کاری نێوماڵ ئایا بەڕێی تۆ ڕێگریە لە بەردەم ژنانە یاخود وەکو هەندێک ئێڵێن شانازیە کە ژن ئەوەی کە پێی ئەڵێن شاژنی ماڵە لەبەرەوەی کە ئەرکی نێوماڵ و کاری نێوماڵ بە ئیشی ئەو دانراوە و لە ماڵەوە خەریکێتی. پێم خۆشە سەرەتا تێڕوانینی تۆ لەو بارەیە بزانم. هاوڕێگۆنا، ئێمە سەرەتا لە ڕاستیە ئەبێت زۆر ئاگادار بین کە کاری ماڵەوە وەک خۆی و پەیوەندی ئەم بابەتە بە پێگەی ژنانەوە لە کۆمەلگا نابێت لە ڕوانگەیەک یان لە ڕووی سایکۆلۆژیاوە هاوتوێ بکرێت و باسی لەسەرەوە بکرێت. ئەم بابەتە ئەبێت بزەبت لە ڕوانگەی ئابووری سیاسیەوە لێکۆڵینەوەی لەسەر بکرێت، هاوتوێی لەسەر بکرێت و گفتوگۆی لەسەر بکرێت. کاری ناوماڵ بۆ نمونە لە ڕوانگەی شخصی منەوە بە هیچ شێوازێک شانازی نییە، بەڵکو زەرورەتێکی کۆمەڵایەتی کارە. لەبەرەوەی کە کاری ماڵ ئیمکانی ئەوە بۆ چینی کرێکار دروست دەکات کە بەردەوام بێت لە کاری دووبارە بەرهەمهێنانەوە کە بەکاری ینی بەکاری ڕپرۆداکشن بەناوبانگە، بەڵام ئەوەی ڕێگرە یاننا ئەبێت بپرسین بۆ کێ کاری ناوماڵ ڕێگرە. بەڵێ بۆ ژنان کاری ناوماڵ ڕێگرە، کاری ناوماڵ و مناڵ بەخێوکردن سەرڕای ئەوەی کە بۆ زۆر ژن کە لەژێر کاریگەری ئاینیدان وە شانازی گەورەی پێوە ئەکەن، بەڵام لە هەمان کاتە گەورەترین کۆسپە لە بەردەم گەشە و پێگەیشتنی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی لە بەردەم ژنان. زۆر باشە، من هاوڕام لەگەڵتا لەو بارەیەوە کە کاری نێوماڵ کاریگەری نەرێنی زۆری هەیە لەسەر لە ئاستی جۆرا و جۆرا بۆ ژنان. بۆیە پێم خۆشە لە درێژەی بەرنامەکە لە دوو لایەنی جیاوە باسی ئەم مەسەلەیە بکەین. یەکێکیان ئەوەی کە خودی کاری نێوماڵ وەک تۆوتە زەرورەتێکی کۆمەڵایەتیە، کارێکە کە ئەبێ بکرێ و ئەبێ بە ئەنجام بگەێنرێ و ئینسان پێویستی پێیەتی، نەک ئینسان وەکو تاک بەڵکو کۆمەلگا پێویستی پێیەتی و دواترە چینە سەرەوەی کە بەهۆی کاری نێوماڵەوە قازانج و دەستکەوتەکانی با بڵین سیستەمێک کە ڕای ئەگرێکە لەسەر ئەرک و با بڵین لەسەر شانی ژنان ئەیهێڵێتەوە چییە. بەڵام ئەشمەیە لێەوە شەوە سەیری کەین کە ئێمە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ خیتابێک هەیە لە پشتی ئەمەوە کە لە باری سایکۆلۆجیەوە کاریگەری داناوە. ڕاستەکەی باش نییە لێەوە بۆی بڕوانین، باشترە لە ئابووری سیاسیەوە بۆی بڕوانین، بەڵام من پێم خۆشە ئێمە لەوێشەوە سەیریکەین کە ئەم خیتابە بۆچی توانیوێتی لە باری سایکۆلۆجیەوە کاریگەری دانێ و تەنانەت قەناعەت ببەشێ لە ژنان بکە کە ئەمە کارێکی شانازیە بۆ ئەوان، یاخود ئەمە با بڵین ئەرکێکە کە ژن بە تەنها ئەبێ بیگرێتە ئەستۆ. واتە من حەزەکەم لە هەموو ئەم کایانە بکۆڵینەوە و قسەی لێ بکەین و تێڕوانینی خۆمانی لەسەر بڵین. پێم خۆشە سەرەتا تۆ باست لەوە کردوتە بەڕێی من هیچ شانازی نییە و بربەستە لە بەردەم ژنانە. ئایا کەوایە بەڕێی تۆ
ژنان لە بێچاریە بەردەوام خەریکی با بڵین بەشێکی زۆر لە ژنان بەردەوام خەریکی ئەرکی ماڵەوەن، یاخود وەکو هەندێکیانەڵێن ئەمە لە خۆشەویستی و وەفاداری و پابندبوون بەو ئەرکانەی کە وەکو تاچێکی خێزان وەکو ئەندامێکی سەرێکی خێزان لە سەریانە، یاخود بێچارن. و ئەگەر بێچارن چۆن بۆچی؟ هاوڕێگۆنا ئەم بابەتە ئەگەر بۆ نمونە ئێوە ئێستا باستان لەوە کرد کە ئەم بەشە ئەم کارە کە وەکو پێویستی کۆمەڵایەتی کارە زەرورەتی کۆمەڵایەتی کارە وەک ئاڵانێکی ژنانە ناسراون وەک بەشێکی ژنانە ناسراوە، بەڵام بۆ ئەوش بزانین کە بۆ ئەم بەشەی کۆمەلگا وەک ئەرکێکی ژنانە چاولی ئەکرێت وە سەرچاوە مێژوویەکەی چیە؟ وەک دەزانرێت هاوکات لەگەڵ دروستبوونی کۆمەلگای چینایەتی ئەرکی دەرەوە ئەبێت بە بەشێکی پیاوانە واتە ناندەرهێنان و بەشی ماڵەوە ئەبێت بە ئاڵانێکی ژنانە. وەک دەزانین پیاوسالاری کۆنترین شێوازی زوڵم و چەوسانەوە لە ئاستی دنیا و سەرچاوەکەی ئەگۆڕێتەوە بە هەزاران ساڵ لە پێش ئێستا لە کۆمەلگە سەرەتایەکانە. پێش پیاوسالاری دایکسالاری هەبووە کە بە هەزاران ساڵ دەوامی هەبووە. کاتێک کە باسی دایکسالاری ئەەکەین بە هیچ شێوازێک نابێت ئەو ڕوانگە کە ئێمە بەرامبەر پیاوسالاری هەمانە بەرامبەر بە دایکسالاری هەمان بێت، چونکو ئەو کاتە پەیوەندیەکان خاڵی بوون لە زوڵم و چەوسانەوە، چون لەو سەردەمە هێشتا مڵکدارەتی تایبەتی مالکیەتی خصوصی واتە دروست نەبووە. پیاوسالاری کاری ماڵ لەم مێژووە چییە؟ ماریا من پێم خۆشە بچینە سەرەوە خاڵە، زۆرم پێ خۆشە چوویتە سەر مەسەلەی مێژوو. لە کاتێکا کە دایکسالاری هەبووە کاری نێوماڵ هەر هەبووە، ژنان کاری نێوماڵیان هەر کردووە، پاکردنەوە، خواردن، دروستکردن، چوزانم هەموو ئەوانە، بەڵام کارێکی کۆمەڵایەتی بووە، کارێک بووە لە نێوان هۆزێکە یاخود کۆمەڵگەیەکی بچووکی ئینسانیە کە دایک لە سەری سەرەوەی بووە، ئەم کارە هەر کراوە و ئەم کارە کارێکی زۆر بە قیمەت بووە و جێگا و ڕێگەی کۆمەڵایەتی ژنانی زۆر بەرز ڕاگرتووە لەو کاتەیە. بەسەر وەکو ئێوە باستان کردکە کاتێککە مڵکایەتی تایبەت دروست هەبێ، کاتێککە ئینسان زیاد لە حەدی خۆی بەرهەمە هێنێ، کاتێککە کۆمەلگە وای لێت کە پێویستی بەوەیە با بڵین تاک خێزانی تاک هاوسەرگیری هەبێ بۆ ئەوەی مەسەلەی میراتی ئەمانە ساخکاتەوانێ، ئەمانە هەمووی بەڵام لە قۆناغی جۆراوجۆری با بڵین لە قۆناغێکی دوورودرێژە توانیوێتی جێگە بە دایکسالاری لێشکە. بەڵام کاری نێوماڵ لێرەیە دەوری چی بووە؟ بە بڕوای من ئەو شتەکە تۆ باسێ کاری نێوماڵ کارێکی گرنگیەکەی کەمتر نەبووە لە کارێک کە پیاو لە دەرەوە کردوێتی. لەباری کۆمەڵایەتیەوە باسەکەین کە چکە ئێمە بابەتەکەمان لەسەر کاری نێوماڵە پێم خۆشە ئەو مێژوە مادەم چوینە سەری تێڕوانینی تۆ لەو بارەیەوە بزانم. دێمە سەری هاوڕێ هەتاو پیاوسالاری هاوکات لەگەڵ دروستبوونی مالکیەتی خصوصی دروست ئەبێت، گەشەی مڵکدارەتی تایبەتیش لەگەڵ دروستبوونی کەرەستەکانی بەرهەمهێنان و شێوازەکانی بەرهەمهێنان دروست ئەبێت. ئەو کەرەستانەی کە بۆ نمونە لە پاچەوە بۆ هێرق یان گاجووت پێش کەوتون بە پاچ زۆرتر بۆ نمونە هەڵکۆڵاندنی زەوی بۆ کاری جوتیاری ئەوانە هێزێکی کەمی ئەوێ، بەڵام کاتێکی زۆری ئەبێت. بەڵام گاجووت هێزێکی جەستەیی زۆری ویستووە کە مرۆڤەکان زۆرتر لەوەی کە ئەو گاجووتە ینی پێشکەوتنی کەرەستەکانی بەرهەمهێنان ئەبنە هۆی ئەوەی کە بۆ نمونە بەرهەمی زیادە دروست ببن و لەگەڵ دروستبوونی بەرهەمی زیادە مالکیەتی خصوصی یان مڵکدارەتی تایبەتی دروست بوون. بەڵام هەندێک تایبەتمەنی بۆ نمونە ئێمە کە باسی شێوازی ئابووری یان کاری ماڵەوە لە دەورانی دایکسالاری ئەەکەین یان لە سەرەتاکانی کۆمەلگای چینایەتی ئەەکەین، ئەبێت ئێمە ئەوە بزانین کە ئەو کاتە بە پێی پێداویستیەکانی مرۆڤەکان بۆ نمونە ژنان هەندێک تایبەتمەندی فیزیۆلۆژیکیان هەیە، بۆ نمونە کاتێک کە سوڕی مانگانەیان هەیە، کاتێک کە دووگیانن بە مناڵێکەوە، کاتێک شیر ئەدەن بە مناڵەکانیان، ئەو کاتانەیە کە ژنان ناتوانن بۆ نمونە کاری یەکجار زۆری جەستەیی ئەنجام بدەن
لەو کاتانە بۆ نمونە کاری ماڵ هەر هەبووە بەڵام وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کاری ناوماڵ یان ئەو ئابوووریەی کە لەو کاتە هەبووە شێوازێکی کۆلەکتیوی هەبووە بۆ نمونە هەموو ژنان کۆلەکتیو مناڵەکانیان بەخێو کردووە مناڵەکان نازناوی باوکیان هەڵ نەگرتووە بەڵکو لە ڕێگەی دایکەکانەوە ناسراون بەڵام بە پێشکەوتنی کەرەستەکانی بەرهەمهێنان و شێوازەکانی بەرهەمهێنان و دروستبوونی مڵکدارەتی تایبەتی ئەوێک دروستە بێت ئابووریەک دروستە بێت لە نێوان ڕەگەزەکاندا بۆ نمونە کاری جوتیاری کە بە پێشکەوتنی کەرەستەکان پێشەکەوێت و هێزی زۆری ئەوێت ئەبێ بە بەشێکی پیاوانە پیاوان زۆرتر لەو بەشەیە کارەکەم و هەروەها دروستبوونی بەهای زیادە یان بەرهەمی زیادەتر لەو بەرهەمهێنانەی کە پێویستی مرۆڤەکان بۆ خۆیەتی ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ نمونە سیاست یان ئابووری ئاڵۆگۆڕی کاڵا بە کاڵا دروست ببێت و ئەم ئابووری کاڵا بە کاڵا ئاڵۆگۆڕکردنی کاڵا بە کاڵا ئەبێتە سەرەتاترین شێوازی بازرگانی یەکەمین بازرگانی لەو کۆمەلگا بزەبچ و ئەم بەشە ئەبێ بە بەشێکی پیاوانە چونکو پیاوان بەردەوام ئەتوانن ئامادە بن لەو شوێنانە و بۆ نمونەش پیاوان دووگیان نابن پیاوان سڕی مانگانەیان نییە پیاوان ناچارن نین بۆ نمونە لەو سەردەمای شیر بە مناڵدەن و ئەوانە و ئەم شێوازە بەرهەمهێنانە و ئاڵوگۆڕ بەسەر گۆڕانکاری بەسەر کەرەستەکان و پێشکەوتنی کەرەستەکانی بەرهەمهێنان ئەبێتە دروستبوونی بەشێکی زۆر بەشی ئابووری ناوماڵ کە بۆ نمونە بە هاوس کیپینگ ناسراوە ئەمە سەرەتاییترین دابەشبوونی ئەرکەکانە بەسەر هەردوو ڕەگەز و لێرەوە لەم قۆناغەوە لەم سەردەمەوە هێدی ژنان زۆرتر ئەخزرێنە نێوکاری ناوماڵەوە کە بەشێکی ژنانە ئەو ئەناسرێ بۆ نمونە حەزەکەم ئەلێرا لەسەر ئەم خاڵە بوەستین پێشەوەی تێپەڕی لەسەری ئەم خاڵە زۆر گرنگە کە تۆ ئاماژت پێە ئەویش ئەوەیە لە شوێنێکە لە تاریخێکی لە مێژوویەکی دیاری کراوە لە قۆناغی گەشەکردنی کۆمەلگەی مرۆڤایەتیە ئەو کارەی کە ژن بەهۆی منداڵبوون و بەهۆی سۆڕی مانگانە و بەهۆی ئەوەوە لە ماڵەوە ئەیکا وەگرتوێتێ سەری کە تا ئەو جێگەیە گرنگیەکی زۆری هەبووە و گرنگیەکەی کەمتر نەبووە لە کاری دەرەوە لە قۆناغێکی ئەم مێژوەیە گرنگی کاری ناوماڵ کەمە بێتەوە واتە ئەمە لەسەر و خاڵە بوەستم و ئەمە خاڵی دەستپێکردنی تەنانەت ئەگەر ئەمڕۆ بینە سەرەوەی کە بۆ کاری نێوماڵ ئەوەندە بەبێ نرخ و کەم سەیرەکرێت کە دواتر ئەچینە سەری دواتر ئەچینە سەر درێژایی ئەو بابەتانە لەم خاڵەوە دەستپێکە کە کاری نێوماڵی ژنان گرنگیەکەی لە باری کۆمەڵایەتیە و لە باری ئابووریەوە دێتە خوارەوە وەکەم بەها ئەبێ بەڵێ دەنگت زۆر لاوازە ببوورە ئێستش وایە ئێستش وایە نازانم بۆچی لاوازە لە ڕاستیە هەلۆ گوێن لێمە ئێستا گوێم لێتە بەڵام زۆر زۆر لاواز زۆر زەعیف بابزانین بینەرانیش چیەڵێن ئەوە کەژاڵیش هات پێم وایە زۆر باشە من ئەم قسەم تەواوەکەم و کەژاڵ دێنینە ژوورەوە ئینجا ئەچینەوە سەر بابەتەکەمان دووبارە ئەمێ لەسەر و خاڵە بوەستین لە قۆناغێکی مێژوویە ئەرکی ناوماڵ کاروباری ناوماڵ کە ژن بە زۆری پێی هەستاوە نرخ و بەهاکەی کەمتر بۆتەوە لە چاو ئەو کارانەی کە پیاو لە دەرەوە کردوێتی بەهۆی دروستبوونی بەهۆی ئەوەی وردە وردە پیاو مڵکایەتی تایبەت میراتی چوزانم زیادکردنی ئەو بەروبوومەی کە لە دەرەوە بوونی زێدە بەرهەم هەموو ئەمانە دەسەڵات و هێزی پیاوی کە خاوەنی ئەو شتانی دەرەوەی ماڵ بۆ زیاد کردووە و گرنگی کارەکەی ئەوی لە دەرەوە زیاد کردووە لە چاو کارێکە ژن پێی هەڵساوە من پێم وایە ئەم هاوکێشەیە کە ئێمە ئەگەر بەباشی لی تێبگەین هەتا ئەمڕۆ هەتا ئێستا سەدەی 21 کە دنیا و سیستەمێکی با بڵین سیستەمی جیهانگیری سەرمایه‌داری دنیا بەڕێوە بە
ئەم هاوکێشەیە هەتا ئەمڕۆ وایە، هەتا ئەمڕۆ کاری نێوماڵ بێبەهاترە، گرنگی پێ نادرێ، کەمتر سەیرەکرێ و کەمتر حسابەکرێ لە بەشداریکردن لە ئابووری کۆمەڵایەتی و لە با بڵین لە هینی کۆمەڵایەتیە. دواتر دێنە سەرم خاڵانە با پێشوازیە لە کەژاڵ بکەین، دێنەوە سەر بابەتەکەمان. باشە کەژاڵ بەخێر بێی، سپاس پەیوەست بوو پێمانەوە، خۆشحاڵ بووم. سڵاوتان لێبێت. من زۆر داوای لێبوردن لە ئێوەش و لە بینەرانی کەناڵە بەڕێزەکەشتان ئەەکەم کە بەڕاستی کێشەیەکی زۆر تقریبی 1 ساعتە خەتی ئینتەرنێتم نەماوەکەم یەکەمین جارشتی وا ڕووبا پەیوەندیم کرد بە شەریکەی خانوو و شەریکەی خانوو ببوورە شەریکەی ئینتەرنێتەکە و شەریکەی ئینتەرنێت تەداخولیان کرد بۆیان چاکردینەوە. زۆر سپاس کە کاتی بەرنامەکە و کێشەکە چارەسەر کرد. لەگەڵ ماریا ئێمە دەستمان پێ کرد وەچوینە سەر بەشێک لەو مێژوەی کەتیایە بەهای کاری نێوماڵ کەم بۆوە لە چاوکارێکە پیاو لە دەرەوە پێی هەڵەسا، بەڵام لە هەمان کاتا باسمان لەوەش کرد کە لێەوە دەستمان پێ کرد کە ئایا بەڕاستی کاری نێوماڵ ئەتوانێ بۆ ژن کە بە زۆری ژنان پێی هەڵەسن بربەستە لە بەردەم ژیانیانە، لە بەردەم گەشەکردنیانە، یاخۆت ئەوەی کە پێڵێن شاژنی ماڵە و شانازیەکە بۆی و ئەرکێکی گرنگی خۆیەتی. پێم خۆش بۆ ڕای تۆ بزانم سەرەتا لێو دەست پێ بکەم لەگەڵتا. بەڵێ لە ڕاستیە من لەبەرەوەی لە سەرەتاوە لە سەرەتای بەرنامەکەەوە لەگەڵتانانە بووم، زۆر ناخۆشە کە ئێستا دیسپلینی بەرنامەکە وەربگرم، چونکە نازانم چیتان وتووە و چیتان بۆ بینەرانی کەناڵەکە باس کردووە هەتاوەکو من بتوانم ئەو ئامادەکاری کە ئەمیز بیکەم لێرە ئێستا هینیکەم تەنجیزیکەم. جارە پێش هەموو شتەکە ئایا کاری ناوماڵ شانازیە یاخود کۆیلایەتیە یاخود وەکو ئەوەی کەوا لە هینی بەرنامەکەیە ئەو هینەی بۆ منت ناردەبوو، ئەو پرسیارانەی کە بۆ منت ناردەبوو، منەمەوێت سەرەتا بگەڕێمەوە بۆ ئەوەی کەوا بڵێم لە چیەوە کاری ناوماڵ هاتووەوە، ژن ئەرکی ژن لە نێو کۆمەڵگادا چیەوە، لە ئەساسەوە مەفهومی ژن یاخود کۆنسێپتی ژن لە نێو کۆمەلگای مرۆڤایەتیات چییە. ئێمە پێویستە قسە لەسەر دوو جۆر کۆمەلگا بکەین، کۆمەلگایەکی کەیهانیمان هەیە کە بریتیە لە کۆمەلگای گەردوونی و کۆمەلگایەکی دیکەمان هەیە کە بریتیە لە کۆمەلگای مرۆڤایەتی. ژن بەشێک وەکو بەشێک لە کۆمەلگا کەیهانیەکە کە بە مرۆڤی سامپاتیست ئەژمار ئەکرێت، هەر لە سەرەتاوە لە بیدایەتی دروستبوونی کۆمەلگاکانی بەشەریەتەوە ئێمە کە وەکو دایک ئەبێ لە پێشا دەست بۆ دەستنیشانی ئەرکی ژن وەکو دایک بکەین، وەکو دیسپلینە بایۆلۆژیەکە یاخود وەکو ئەوەی کە دایک لە نێو کۆمەلگادا لە نێو کۆمەلگا گەردوونیەکەدا چی ڕۆڵێک ئەبینێ. دایک ڕۆڵی خەلاقەت دەبینێواتە دایک ڕۆڵێکی هەیە کە بریتیە لە دروستکردنی کۆمەڵگای مرۆڤایەتی، واتە تۆ دەبێ هەر لە ئەساسەوە پێش دروستبوونی کۆمەلگای مرۆڤایەتی بگەڕێتەوە بۆ ئەرکە بایۆلۆژیەکەی دایک کە بریتیە لە دروستکردنی مرۆڤ و هەروەها بەرپرسە لە زیادکردن و لە دروستکردنی مرۆڤایەتی. دایک وەکو لە سەرەتاوە کە لە سەرەتادا کە هینی دروستکردوە لە کۆمەلگای بچوو پێش دروستبوونی، ئەگەر لە چاخەکان بگەڕێنەوە بۆ چاخەکان ئێمە چاخی بەردینی کۆنمانەیە، ناوەندمان هەیە لەگەڵ چاخی بەردینی نوێ. پێش دروستبوونی چاخی بەردینی نوێ دایک لە کاتێکدا کە هێشتا کۆمەلگای شارستانیە دروست نەبوو وا گونشین نەکرابوو، لەبەرەوەی لە سەرەتاوە لەگەڵتان نەبووم، نازانم ئەمانەتان باس کردووە یان ئەگەر باسان کردبێ دووبارەیە بەداخەوە ئەو ڕانە زۆر خراپە بۆ من، بەڵام من لەبەرەوە زۆر بە کورتی ئەچمە سەر ئەو هینە چونکە بەرنامەکە تێبچوو شێوەی کەژاڵگیان ئێمە تقریبان وا 25 دقە لە ناو بەرنامەکەیین، لە ڕاستیە باسی بەشێک لە
ڕەوەندە مێژوویەکەمان کرد چوینە سەر ئەوەی کە خاڵی دەستپێکردنی تەحویل بوونی با بڵێن ئەو قۆناغی کە تایە دایک سالاری بەرەو باوک سالاری ئەڕوا بەشێک لەوەیەوە سەرچاوی گرتووە کە کاری نێوماڵ کە ژن پێی هەستاوە گرنگیەکەی کەم بۆتەوە و هاتوۆتە خوارەوە لە چاو ئەوەی کە پیاو لە دەرەوەی ماڵ توانیوێتی ببێتە خاوەنی ئامرازەکانی بەرەمهێنان خاوەنی ئەو بەروبووما ئەو زێدە بەروبوومانەی کە دروسە بێ و هەروەها فێری ئاڵوگۆڕە بێ و قازانج و زیادە بەرهەم دروسەکە. هەڵبەت ئێمە باسی ئەمەمان کردبووە ئەگەر تۆ ئیجازە بێ من پێم خۆشە وردە وردە بچینە سەر ئێستا چونکە ئێمە ئەمانەوێ باسکردن لە کاری نێوماڵ لە ئەمڕۆیە بۆ ژنان هەموو ئامانجی ئەم بەرنامەی ئەوەیە جۆرێک لە هوشیاری دروست بکە کە ژن لەکوێی ئەم مەسەلەیە وەستاوە ڕێگەکانی بەردەمی چییە چۆن ئەبێ بڕوانێتە مەسەلەی کاری نێوماڵ و چۆن بتوانێت ئەمە بەشێک بێ لە خەباتێکی بەردەوام کە ئەیکا بۆ مەسەلەی یەکسانی خۆی بۆ مەسەلەی ڕزگاری لە دەست ڕێگریەکانی بەردەمی و لە دەست با بڵێن ستەم و چەوسانەوەیە کە لە سەریەتی باشە ئەگەرەوەی کورتکەیتەوە بۆی بپەڕێنەوە بۆ سەر بەشەکانی بەڵام بەر لەوەی بپەڕێنینەوە کۆمەڵێک شتی زۆر گرنگ هەیە کە من پێویستە دەستنیشانی کەم بە ئەمیش بە خاڵ نەک وەکو ئەوەی کە ئەمیز باسیکەم بەر لە هەموو شتێکە بێ ئێمە حساب بۆ کۆمەڵی شت بکەین یەکەم ئەوەڵین تەبعیسی کە جنسێتیە بێ لە بیرمان نەچێت کە ئەوەڵین کۆیلەداری کە مەزلوم پەیداژن بووە و هەروەها کۆمەلگای کلانی نابێ ئێمە لە بیرمان بچێتەوە ئەخلاق و سیاسەتی چاندی ئەخلاق و سیاسەتی کۆمەلگای کلانی کە هەتا گوازراوەتەوە بۆ ئێستا بێ ئەمە هەند وەربگرین لە نێو باسەکانماندا هەروەها لەکوێوە ژن وەکەی سەوسانەوەی کۆمەڵایەتی لەکوێوە دەستی پێ کردووە لەوێەوە دەستی پێ نەکردووە کەوا کە بەقا دروست بووە بەڵکو لەوێەوە دەستی پێ کردووەکەوە جنسێتگەرە هاتووە ینی لە کاتی دروستبوونی کۆمەڵگەی شامانی و هەروەها لە دوای ئەوە کۆمەڵگەی هێرارشی لەوێەوە پڕیوەتەوە بۆ کۆیلەداری و کۆیلەداری ئیتر پڕیوەتەوە بۆ قۆناغی فیوداڵ و لە فیوداڵەوە بۆ سەرمایه‌داری و لە سەرمایه‌داریدا ئیدی وردەکاریەکان وردە ینی بە پێی مروری کاتەکان ئەرکی ژن وردە بچوو کراوەتەوە ئەگینا بە پێی زانستە مێژوویەکە ژن ئیبتیکاری کۆمەڵگەی شارستانێتی کردووە ژن ئیبتیکاری کشتتوکاڵی کردووە ژن ئیبتیکاری ئاژەڵداری کردووە و هەروەها عقلی تەحلیلگەرایی و هەروەها عقلی ئەناڵتیکی ژن بۆ بەهۆکاری ئەوەی کەوا لە ئەساسەوە کۆمەڵگە دروست بکرێت واتە دایک سلولی بنیادی دەجگەلەوەی سلولی بنیادی مرۆڤە لەگەڵ ئەوەشە دایک بنیادی کۆمەڵگەی داناوە واتە دایک کۆمەڵگە بوونی دروست کردووە لە دوای ئەوەی کەوا لێکدانەوەی جیاجیا هەیە بۆ مێژووی کۆمەڵگەی بەشەری و لە چەند سەرچاوی هەرچەنە سەرچاوەکان ئەوانەی کە زانستی بێ ئەوانەی کە بگەڕێتەوە سەر پشت ببەستێ با بڵێن بە لێکۆڵینەوەی مەیدانی لە خێڵ و لە کۆمەلگا سەرەتاییەکان ئەمانە زۆر کەمن بەڵام چەند تێڕوانینێکی جیا هەیە من پێم خۆشە وردە تەسەورێکم لەو بەشەیە هاوڕاییمان هەیە کە مەسەلەی کاری نێوماڵ بگەڕێنەوە سەر ئەوەی بەجیالەوەی ئێمە پێمان وایە ژن چ دەورێکی هەبووە بەڵام لەم ڕەوەندە مێژوویەیە لە جێگەیەکە لە شوێنێکە پیاو سالاری توانیوێتی جێگە لێشکە بە جێگە و ڕێگەی ژنان لە ژیانی کۆمەڵایەتیە بە گرنگی ئەو کارەی کە ئەنجامێن ڕۆژانە بە گرنگی ڕۆڵی ئەوان لە پێشخستنی کایی ئابووری وەکایی سیاسی وەکایی با بڵێن ڕوبەری گشتی کۆمەلگایە ئەگەر لەسەر ئەمە ڕێکین بە بڕای من ئەتوانین من پێم خۆشە بڕۆینە سەر ئەوەی لە سەردەمی ئێستایە
ئێمە لە سەردەمێکە ئەژین وەکو تۆ خەریب و بێتە سەر مەسەلەی وتر لە سەرمایەداری ئەم مۆزوعی زۆر هین کراوەتەوانێ من پێم خۆشە بە سادەی دەست پێ بکەین دواترە چینە سەرەوەی کە سیستەمی سەرمایەداری چ کەڵکێکە بینێ لە کاری نێوماڵی ژنان بەس پێم خۆشە ماریە ئەگەڕێمەوە لای تۆ لە سەرەتاوە لێەوە دەست پێ بکەین کە ئێمە لەم جیهان با بڵێن لە هەرێمی کوردستان یاخود من متابعەیەکم کرد بۆ وڵاتانی عەرەبی وڵاتانی چزانم موسڵمان هەموو ئەوانە ڕەهەندێکی سەیر و سەمەرە لە میدیایە هەیە با بڵێن هینێکەیە ڕۆتریکێک خیتابێک کە بەردەوام بە ژنەڵێ ئیشی تۆ لە ماڵەوەیە ئەرکی تۆ لە ماڵەوەیە منداڵداری کاری نێوماڵ ئیشی تۆیە تۆ شاژنی ماڵەوەیت تاجی سەری تۆیە ئەمە ئەم هەوڵانە پێم خۆشە لێرەوە دەست پێ بکەین کە ئەم هەوڵانە چ کارێکی هەیە کە بەردەوام ئەوێ ژن لەم جێگایەدانێ و بەردەوام ئەم خیتابە ئەیاتەوە لە ڕێگەی میدیا بابێ لە ڕێگەی خیتابی دینی و لە ڕێگەی دام و دەستگای جۆرا و جۆری کۆمەڵایەتیەوە پێم خۆشە لەسەر ئەمە بدوێن کەمێک و دواترە چینە سەر بەشەکانی تری بەرنامەکە ماریا فەرموو گۆنا خان من حەز دەکەم بگەڕێمەوە سەر پرسیارێکە بەڕێستان کردتان بەڵام بێوەڵام مایەوە لەبەرەو کێشە تەکنیکانەی کە پێش هات بۆ نمونە ئێوە پرسیتان کە کاری ماڵەوە ئایا ناچاریە بۆ ژنان یان خۆشەویستیە من لە ڕوانگەی شخصی خۆمەوە دەڵێم دەکرێ هەردووکیان بێت لە ناچاریە چونکو ئایدۆلۆژیای پیاوسالاری وەکو ئێمە باس کە کۆنترین شێوازی چەوسانەوە و زوڵمە لە مێژووی مرۆڤایەتیە و ئەم ئایدۆلۆژیای پیاوسالاریە کاریگەری لەسەر هەموو بەشەکانی کۆمەلگا هەیە بنازانم دەنگی خۆم ئەبیسمەوە باشە دەنگت لە لایڤ باشە ماریا اوكي و ام ايديولوژیا بە شێوازێکی زۆر قوڵ کارتێکەری و دەسەڵات و هێزی هەیە لە هەموو بەشێکی کۆمەلگا لە سیاست لە ئابووری لە نێودین لە نێو ئەخلاق لە هەموو بەشێکدا و چونکو ئەم بەشە وەکو باسمان کرد بە درێژایی مێژوو یعنی دوای دروستبوونی مڵکیەتی تایبەتی مالکێتی خوسوسی و خاوەندارەتی پیا و بەسەر کەرەستەکانی بەرهەمهێنان ژن هاتۆتە ماڵەوە ئەمە بووە بە ناچاری بۆ ژن چونکو ئەمە بەردەوام وەکو ئەرکێکی ژنانە بینراوە و ژن ناچارە بیکات بۆ نمونە لە کۆمەڵگە سەرمایەداریەکاندا ژن ئەتوانێت لە ئێستادا بڵێ نایکەم بۆ نمونە بە پارتنەرەکەی یان بە هاوسەرەکەی بڵێ من کاری ماڵەوە ناکەم یان بە یەکەوە ئەیکەین یان اوكي نجلي خابێنمان ئەمێنێت نە قاپی چوزانم قاپی تەمیزمان ئەبێنێ خابێنمان ئەمێنێ بۆ خواردنەوە یان ماڵ ئەبێ بە تەنەکە خۆڵێکی گەورە بەڵام ماریا سیرکە ئەمە بنەمایەکی مادی هەیە کە ژن کاری نێو ماڵەکە و ژن هەتا ئەمڕۆ لە ئەوروپاشە بە زۆری ئەو کاری نێو ماڵەکە لە کاتێکا کە وتمان جیاوازی هەیە لە نێوان بارودۆخی ژنان لە وڵاتێکی نەریتی و دینی و ئیسلامیا وەک لە وڵاتێکی با بڵێن ئەوروپیا بنەما مادیەکانی ئەمە چییە نەک ئەوەی چونکە من پێم وانە ئەمە اختیاری شخصی بێ بۆ نمونە ژنێک خۆی هەڵبژێرێ ئیشی ماڵەکەم یا نایکەم بنەمایەکی مادی هەیە کە ژن بە مەجبوری وەک ئێوە وتان هەم ناچاریە هەم خۆشەویستیە بەشێکی خۆشەویستی بێ بەڵام بەشێکی ناچاریەکە کە بنەمایەکی مادی هەیە ئەمەوێ ئەگەر بکرێت تۆزێ لەسەر ئەوە زیاتر بڕۆین بۆچی ژن کاری نێوماڵ بە زۆری ئەوەیکە هۆکارەکەی چییە ئەو بنەما مادی و ئابووریانە چییە کە وای لێ ئەکا باوا بڵێم کە ئەو کاری نێوماڵ بکە زیاتر
ئەزانی چی هاوڕێگۆنا وەکو ئێمە لە سەرتاوە من بۆ خۆم باسم کرد ینی بابەتی کاری ناوماڵ بابەتێکە کە بزەبت پەیوەندی بە ئابووری سیاسیەوە هەیە ینی بابەتێک نییە بەڕاستی بڵێنمە مەسلەیەکی کۆمەڵایەتیە و لە ڕێگەی کۆمەڵایەتی و زانستی کۆمەڵایەتیەوە دەکرێت چارەسەر بکرێت من ئێستا ینی ناچاری ئەوەی کە ژن ینی کاری ماڵ لەبەرک و بە درێژایی مێژووی پیاو سالاری بووە بۆ بەشێکی ژنانە بۆ بە ئاڵانێکی ژنانە وە ژنان بەردەوام لە کۆمەڵگەکان ناچار کراون لە ڕێگەی دینەوە لە ڕێگەی سیاستەوە لە ڕێگەی دابوونەریتەکانەوە ژن ناچار کراوە بۆ ئەو ئەرکە بە جوانترین شێوە بە پرفێکترین شێوە ئەو ئەرکە جێبەجێ بکات بۆ نمونەوەکو وتم لە کۆمەڵگەی سەرمایه‌داریە ژن ئێستا دەرفەتی ئەوەی هەیە بڵێنا بەڵام لە کۆمەڵگە نەریتیەکان کە زۆرترین کاریگەری دینی لەسەرەوەی کۆمەڵگەکانی ئێمە بۆ نمونە ژنێک زۆر بە ئاسانی ناتوانێت بڵێ نا من کاری ناوماڵ ناکەم من خواردن دروست ناکەم من ماڵ خاوێ ناکەم ئەو مناڵ بەخێو ناکەم لە زۆر کۆمەڵگە ئەمە بۆ ژنان تەنانەت ئەبێتە هۆکاریەوەی کە ژنان لیان بدرێ ژنان سوکایەتیان بەرابەر بکرێت و تەنانەت چونکو یاسایەکی دینی و پیاو سالاریە دەتوانێت ببێتە هۆکاری ئەوەی کە بەبێ هیچ شەرت و مەرجێک ئەو ژنە تەلاق بدرێت و مافی خاوەندارەتی لە مناڵەکانی مافی بەخێوکردنی مناڵەکانی لێ بسێن زۆر باشە کەوا بێ ماریا لە ترسی تونند و تیژی لە ترسی ئەوەی کە پێی بوترێ ئیشەکەت باش ناکەی ئەرکە سەرەکیەکەی خۆت باش نابیتە پێشێ و لە ترسی ئەوەی کە چوز ئەمانەی کە تۆ باست کرد ژن لە کۆمەڵگە نەریتیەکانە ناتوانێت بڵێنا بەڵام منە چمەوە سەر پرسیارەکەم کە ژاڵەم جارە لای تۆ بنەمای مادی ئەمە چییە بۆچی ژن بە زۆری ئەو کاری نێوماڵەکە و ئەمەوێت لەیەوە بچیتە سەرەوەی لەم کۆمەڵگا نەریتیانە بە تایبەت دەوری دین دەوری میدیا بۆچی ئێستا خیتابێکی تایبەتیان هەیە بەرامبەر بەوەی کە ژن جێگەی ئەو لە ماڵەوەیە بڕواتەوە کاری نێوماڵ بکە پێم خۆشە ڕائی تۆ لەو بارەیەوە بزانم بەڵێ من هەڕێک ئەچمە سەر ئەوەی کەوا لەوێوەکەوا ماریات وەستاند تەواوکاری بۆ ئەەکەم چونکە ئەو لە هینەکەەوە باسی کرد ئەو لە ڕوە سەرمایه‌داریەکەەوە باسی کرد یاخود ئەو شتانە من لە ڕووی ئیقتیداری دەسەڵاتداریان یاخود حسی ئیقتیداری دەسەڵاتداری لە لای پیاوکە هەیە و پیاوکە ئەوێ ئۆتۆریتەیەکی کۆمەڵایەتی هەبێت و ژن لەم ئۆتۆریتە کۆمەڵایەتیە کە لە کۆمەلگا سەرەتاییەکانە هەی بووە و دووری خستۆتەوە ئەلێرەوە دەست پێکە خۆی بەڕای من ئەساسەن کێشەکە یاخود بنچینەی کێشەکە لەوێ وەسەری نەگرتۆ کە ئایا لەوێ وەسەری هەڵنەداوە کە ئایا دەسەڵاتی مادیە یاخود شتەکە ئابووریە یاخود ئەمەیە بەڵکو خۆی لە ئەساسەوە حسی ئیقتیداری پیاوسالاریە بەسەر دەسەڵاتی ژندا و هەروەها دوورخستنەوەی ئۆتۆریتەی کۆمەڵایەتی ژنە لە نێو کۆمەلگادا و محور سالاری پیاوە لە نێو کۆمەلگادا و بوونی پیاوە بە سنتەر و چەقی کۆمەلگا و بڕیار بەدەستی کۆمەلگا ئەگەر بێت و ئەو لادانە دیالەکەی کەوا لە مێژوودا ڕووی داوە و پیاوی شامان پیاوی هیرارشی ئەو پیاوەی کە حەزی هیرارشیتی تیادا هەیە کە ئیتر لەوێوە لە کاتی دروستبوونی دەسەڵاتی پیاوەکو کۆمەلگایەکی هیرارشی کە هاتە خوارەوە هەتاوەکو ئێستا تا کۆمەلگای ئێستا ئەگەر بێت و لەم لادانەوە چارەسەر بدۆزرێتەوە چارەسەرەکەی بۆ بکرێت ئەوە دڵنیا بە نە ئابووری کێشەیە و نە هیچ شتێک کێشەیە تەنانەت پێشەوەیتەوە ئابووری بچێتە لای پیاو خۆ لە هەمان کاتە ئەو کاتە کە هێشتا کاری ناوماڵ بەش نەکرابوو واتە بەشکاری نەکرابوو ئەو خەریکی ڕاوشتار بوو و ژن لە ماڵەوە لە دەوروبەری خێزان و لە دەوروبەری خێزانی بڵێن لە دەوروبەری خێزان خەریکی کشت و کاڵی بووە خەریکی پیشە سازی بووە و خەریکی ماڵیکردنی ئاژەڵ بۆ کە تەنانەت ژن ئاژەڵی ماڵی کردووە کەواتە ئێمە ناتوانین ژن دابڕین لەو ڕەگەزەی کە پێی ئەوتێ ڕەگەزی سەرمایە چونکە
ئەگەر بێت و ژن تەنانەت بەهۆی ڕەگەزی سەرمایەوە کە بەهۆی ئەوەی کەوا پیاوی شامان ئەزمموی پێیا کردووە و هەروە ئێنێرژیکی فیزیکی زاڵ بووە بەسەر ژنداوە ئەمە وای لێ کردووە کە ژن لە ئۆتۆریتەی کۆمەڵایەتی دوور بخاتەوە ئەوە بۆ ئێستا لەوانەیە نتوانێت ببێ بە هۆکارێکی سەرەکی بۆ هێشتنەوەی ئابووری دەسەڵاتی ئابووری لە لای پیاو چونکە تۆ لەو کاتەیە تۆ تەنیا دەسەڵاتی ئابووری بەڵام لە ئێستادا ڕەگەزی سەرمایە تۆ سێ ڕەگەز لە بەردەمدایە تەنیا ڕەگەزی سەرمایەت نییە تۆ ڕەگەزی معریفەت هەیە لە ئێستادا و هەروەها ڕەگەزی دیجیتالیزەبوونی دیجیتالیزەت هەیە تۆ لە ئێستادا کریپتۆکانت هەیە تەنانەت کریپتۆکان پێویستی بە هین نییە پێویستی بەوە نییە کەوا تۆ هێزی ئینەرژیکت یاخود ئەنێرژیکی فیزیکی زۆر بەهێز بێت و لە ڕۆبایۆلۆژیەکەەوە ژن لە پیاو کەمتر بێت و نازانم ئەمە ئەوە وای کرد بێتەوە پیا ئۆتۆریتی کۆمەڵایەتی بەسەر ژندا زاڵ بێ نەخێر ئەمە ئەوە نییە چونکە تۆ توانیت لە ئێستادا لە پاو سەرچاو و ڕەگەزی سەرمایەداریەکەدا سەرچاوە و ڕەگەزی ترت هەبێ کە ئەویش بریتێ لە ڕەگەزی معریفە کە ژن بە پێی زانست و بە پێی زانستی مێژووی کۆمەڵایەتی دەرکەوتۆ کە عەقڵی تەحلیلگەری و عەقڵی ئەناڵتیکی ژن زۆر بەهێزترن لە هی پیاو با پێت بڵێم پیاو کاتی خۆی کێوی بووە ئەوە ژن بووە پیاوی ماڵی کردووە ژن بووە پیشە ساز یەکەمین بڕۆ حەزەکەم یەکینم بیتە یەک قەوسم بیتە ئەم دێڕە زۆر گرنگە باس مێژووناس بێڵدۆرانتی مێژووناس ئەڵێت بۆ یەکەمین جار پیشە سازی ژن داهێناوە چۆن داهێنراوە لە یۆنانی کۆندا ژن بووەکەوە ئیبتیکاری ئەوەی کردووە کە لۆکە بەکاربێنێ بۆ ڕستن و چنین و جلوبەرگ واتە بۆ یەکەمین جار لە مێژوودا جلوبەرگ ژن دۆزیەتەوە باشە بەس خۆشکە ژاڵ بە لان مەوزوعەکەمان هینە ئەگەر تەواو بووی من پێم خۆشە چونکە لە ڕاستیا جیاوازیم هەیە لەو تێڕوانینەی تۆ پێم خۆشە باسی بکەم کە من هەستەکەم ئەو ئێمە هاتینە سەرەوەی کە دین میدیای ئێستا و سیستەمی ئێستا بۆچی خیتابێکی هەیە ئەوێ ژن لە ماڵەوە بێڵێتەوە کاری سەرەکی ژن بە کاری نێوماڵدا بنێ و بەردەوام خەریکە قەناعەت بە ژنەکە کە دڵخۆش بێ خۆی بە شاژن بزانێ خۆی بە چۆنەڵی بە بەختەوەر بزانێ کە ئەچێتەوە ماڵەوە ئەم ئەرکە سەرەکیە جێبەجێەکە تێڕوانینەکەی کە تۆ باست کرد من پێم وایە زیاتر شتەکە پەیوەستە کاتەوە بەوەی کە پیاو سەرچاوەی ئەم خیتابەیە پیاو وەکو ڕەگەزی پیاو وەکو خیتابی پیاوانە وەکو خیتابی پیاو سالاری من تێڕوانینەکەم نەختێک جیاوازە لەمە ئەویش ئەوەیە کە چکە لە هەردووکتانم پرسی ڕاستی وتم بنەما مادیەکانی ئەم مەسەلەیە چییە بۆ ژن بە زۆری کاری نێوماڵەکە بۆ لە ئەوروپاش وایە خۆ لە ئەوروپا ژن زۆر بواری بۆ کراوەتەوانێت کە بڕوا بەشداری ژیانی گشتی بکە کە لە هەموو بوارەکانی کارکردنە ئەو مداخلە لە هەموو بوارەکانی خوێندنە لە دروستکردنی ساڕوخەوە هەتا تەیارەوە بیگرە هەتا زانست و هەتا بوارە جۆرا و جۆرەکان هیچ بوارێک نییە لیدەرشیپی و سەرکردایەتی و هەموو شتێک ژنتیایە بەشداریە لە هەمان کاتە هێشتا ئامارەکانی پێم وایە بەهی ئەم ڕۆژانەیە هی 2020 پێمانەڵێ لە ئەوروپاشا ژنان دوو قاتی پیاوان کاری نێوماڵەکەن بەڵام لەگەڵەوەیشا لە شوێنێکی وەک هەرێمی کوردستان من پێم وایە ژنان لە 99 کاری نێوماڵەکەن 98 کاری نێوماڵەکەن و پیاوان نایکەن لەگەڵەوەشا کە ژن هێشتا ئەچێتە دەرەوە کاری دەریشەواکە بنەمای مادی ئەمە من پێم خۆشە ئەم تێڕوانینە بخەمە بەردەمتان ئەوەیە کە ئەبێ ڕاستە پیاو سالاری واقعیەتە دەسەڵاتی پیاو و لێکدانەوەی پیاو سالاری لە تەواوی جومگەکانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی ئێمەیە بەردەوام حزوری هەیە دین بۆتە نوێنەری پیاو سالاری ڕۆڵە جێندەریەکان بۆتە نوێنەری پیاو سالاری میدیا بەردەوام خیتابێکەیە کە ئەو خیتابەیە کە ئێوە باسیەکەن
بەڵام بەڕێی من ڕیشەیەکی درێژتر هەیە، ڕیشەیەکی قوڵتر هەیە بۆ ئەم مەسەلەیە کە ئەویش ئەوەیە کاری نێوماڵ کە ژن ئەیکا خزمەتێکی گەورە ئەکا بە سیستەم و نظامێکی ئابووری کە هەیە، بنەمایەکی ئابووری هەیە، بنەمایەکی مادی هەیە. دوو شتت باسەکەم لەو بارەیەکی کیانەوەی کە ئەو کاری کە ژنێکە لە ڕاستیە بەشێکی زۆر گەورەیە لە بەڕێوەبردنی کۆمەلگا، بەڵام دیار نییە، زۆر شاراوەیە. ئەو کاری کە ژن لە ماڵەوە ئەیکا ڕاستە بۆ خۆشەویستی و بۆ مناڵ و بۆ مێرد و بۆ نازام کێوکێکە خێزانی خۆی، بەڵام بەشێکی گەورەیە لە بەڕێوەبردنی کۆمەلگا بە دوو جێگە. یەکێکیان ماریا پێشتر باسی کرد، لە ڕێگەیەکەوە ژن ئینسان دروستەکاتەوە، واتە کۆمەلگا ئەوەی کە تۆ ژوتە کەژاڵ بەشێکی گەورە لە کۆمەلگە بەرهەمەهێنێتەوانێ، مناڵی ئەبێت و مناڵداری ئەکا. لە ڕێگەیەکی تری شەوانێ ئەو بەردەوام نان و ئاو و ئیسراحەت و نووسن و ئەمەی کەسێک کە سبەینێ ئەچێتەوە دەرێ، ئەچێ بۆ سەرکار و ئەچێ بەشداری ئەکا لە گەشەکردنی ئابووری ئەو دەوڵەتەیە. واتە بە دوو ڕێگا ئەم کاری نێوماڵە گرنگی هەیە، بەڵام لە هەمان کاتە لەو پەڕی بێبەهایی ڕاگیراوە، لەو پەڕی بێنرخیە ڕاگیراوە، لەو پەڕی سوکایەتیە ئەسڵەن ڕاگیراوە. و خاڵی دووەمیش کە ئەمەیە لەسەری بڕۆم ئەوەیە کە بۆتە بربەستێکی زۆر زۆر گەورە لە بەردەم ژنە، کە من پێم خۆشە ئێمە لە پرسیاری داهاتومانە بڕۆینە سەر ئەوەی کە چۆن ئەمە بووە بە بربەست لە بەردەمی ژنە، لە بربەست لە بەردەم ئەوەی کە بەشداری ئابووری بکە، بەشداری کاری کۆمەڵایەتی بکە، بەشداری بەڕێوەبردنی کۆمەڵگا بکە و جێگە و ڕێگەی خۆی دیار بێ لەو کۆمەلگایە. من لەگەڵ کەژاڵ بە هیچ جۆرە بەرامبەر بۆ قسانەی تۆ نیم کە ئەڵەی ژن گرنگیەکەی لەمایە و ئەم دەورەی هەبوو ئەمڕۆڵەی هەبووە، بەڵام ئەمە لە دنیای ئەمڕۆیە لە ڕێگەی کاری نێوماڵەوە نابیندێ و ژن دەورێکی وای هینێکی وای نییە، بە تایبەت ئەو ژنێک کە بە تەنها کاری نێوماڵەکە هیچ ڕۆڵێکی بۆ بەڕەوا نابیندێ لە ژیانی گشتیە، لە ژیانی ئابووریە، لە ژیانی سیاسیە. و ئێستا ئەمە واقعەتەکەیە بۆ زۆربەی زۆری ژن. و بنەما مادیەکەی ئەوەیە کە ئەو سیستەمە پێویستی بۆیە کە ژن بە ملیۆنەها کاری خۆڕایی بکەن، لە ماڵەوە دانیشن، لە بەرهەمهێنانی کۆمەڵایەتی لە ڕێگەی کاری نێوماڵەوە بەشدار بن، بەڵام خۆڕایی سیستەمەکە پارەکەی نەدا، تێچوونەکەی نەدا پێیان. حەقی ئەم کارە، حەقی ئەم ماندووبوونیان نەهاتێ. و من پێم وایە ئەمە تێڕوانینێکی جیاوازە لەوەی کە ئێمە تەنها پیاو سالاری بەسەر چاوی ئەمە ببینین، خیتابی پیاو سالاری یا خیتابی پیاو یا بەرژەوەندی پیاو ببینین لەمەیە، بە بڕوای من ئەبێ ئەوەش ببینین. بەڵام ئەوەی کە زیاترە بێ ببینین ئەم سەدەی 21 بۆ ژن تەشجیع ئەکرێ بڕوا لە ماڵەوە دانیشێ، بەشداری نەکا لە ژیانی گشتیە. هۆکارەکەی ئەم بنەما ئابووریەیە کە منوتم پێشم خۆشە ئەگەر هەر سەرنجێکتان هەیە لەو بارەیەوە هەردووکتان جواب بنەوە، بەشداری بکەن یاخود هینێ بکەن پێشەوەی کە پاوسێ وەرگرین و بڕۆینە سەر گفتوگۆکانی ترمان. سەرنجی من لەسەر قسەکانی تۆ دیسانەوە ئێمە یەکشت هەیە، ئایا کێ ئەو کۆمەلگایانە کێنکەوە ژن هەندەدەنکەوا بڕۆنەوە بۆ ماڵەوە باشە؟ چونکە تۆ ئەگەر بە شێوەیەکی جیهانی بۆ پرسەکە بڕوانی ئایا تەواوی کۆمەلگاکان ئایا ئەمە هینی هەموو کۆمەلگاکانە، ئەمە لە ئێستادا خیتابی هەموو کۆمەلگاکانە یاخود کۆمەلگایەکی دیاری کراوە، ئایا ئەو کۆمەلگا دیاری کراوە کام کۆمەلگایە؟ ئایا کۆمەلگایەکە کەوا لەسەر ئەساسی ذهنیەتی پیاو سالاری ئەبرێ بڕێوە یاخود لەسەر ئەساسی مەذهبگەرایی ئەبرێ بڕێوە یاخود لەسەر چی ئەساسی ئەبێ بڕێوە؟ چونکە ئەمە بۆ من زۆر گرنگە. کۆمەلگای متمەدین ئەو کۆمەلگایانی کە لە ئێستادا هەوڵەدەن هەنگاوی پرۆگرەسیڤ بۆ بەرەو پێشبردننی ژن و ژیانی کۆمەلگا بنیاد بنێن، تەسەورەکەم لە ئێستادا ئەوە خیتابی هەموو کۆمەلگایەکان نییە، چونکە لە نێو کۆمەلگای پرۆگرەسیڤدا هەوڵێکی زۆرەیە. ئێمە پیاوی لە ئێستادا تەواوی پیاوەکان پیاو سالار نین، ئێمە لە ئێستادا پیاوی زۆر پێشکەوتە خوازمان هەیەکەوە ئەیانەوێ ئەو لادانە دیالەکتیکەوە دەسەڵاتی لە دەسەڵاتی دایکەوە باستەوە بۆ دەسەڵاتی هیرارشیکی پیاو بۆ ئیقتیداری حسی ئیقتیداری پیاو سالاری لە ئێستادا دەیەوێ ئەم گۆڕانکاریە ئەم هەڵەیەی کە ڕوویداوە مەهەڵە دیالەکتیکیە بێژووی کە ڕوویداوە بیگەڕێنێتەوە شوێنی خۆی.
ئێمە پیاوان دوای هەیە من نازانم کەوا بێ بابچینە تۆزە دەنگەکە تێکچوو کە ژاڵ بابچینە لای ماریا بزین ڕێی ئەو چێ لەو بارەوە فەرموو ماریا. بەس من یەکشەڵێم پیاوی ئازادی خواست کە لە ئێستادا تێگەیشتووە لە لادانە مێژوویەکە بەڵێ لە ئێستادا هەوڵێکەیە و بڵێم چی بابزانین گوێ لە ماریا بگریم زان ئەو ڕێڵێ لەسرم فەرموو ماریا. لە ڕاستیان من لەگەڵ هەردووکتانم ینی ئەم بابەتە هەم سەرچاوەی کۆمەڵایەتی و ئابووری و هەم سەرچاوەی کۆمەڵایەتی ئاینی کەلتوری هەیە و هەم سەرچاوەی ئابووریشی هەیە بەڵام ئێمە باس لە چەندین کۆمەڵگەی جیاوازەکەن ئێمە باس لە کۆمەڵگە سەرمایه‌دارەکانەکەین کە لەسەر بنەمای ئەکۆنۆمی یان ئابووری سەرمایه‌داری ئەژین و لە وڵاتانی ئێمە کە هێشتا بۆ نمونە هەندێک ئێستا سەرمایه‌داری بە شێوازیان لە ڕێگەی ئابووری گلۆبالیزمەوە بە جیهانیکردنی ئابووریەوە ئەیەوێت نیۆلیبرالیزم لە وڵاتانی ئێمە بەڕێوە بەرێت بەڵام لە ڕاستیە هێشتا شێوازی ئابووری لە وڵاتەکانی ئێمە ئابووری پیشەسازی نییە ئابووری سەرمایه‌داری نییە یان ئابووری خێڵەکیە یان ئابووری فێودالیزمە کشت و کاڵە یان فرۆشتنی وزەیە فرۆشتنی نەوتە کە ئابووری ڕێیەت بەکرێدانە بزەبت و لەم وڵاتانەی کە ئێمە باسییانەکەن کە هێشتا ئابووری پیشەسازی نییە ینی ئابووری سەرمایه‌داری بە شێوازی 100% لە 100% دانەبەزیوە لەو کۆمەڵگایانە بێگومان ئاین و دابوونەریتی پیاوسالاری ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لەو کۆمەڵگایانە کە ژن بخزێنێتە نێو ماڵەوە چونکو ئەمە ئیمتیازێکی زۆری هەیە بۆ پیاوان ژنان لە ماڵەوە بن چونکو پیاوان لە ڕێگەی لە ماڵەوە مانەوەی ژنانەوە هەم دەسەڵاتی ئابووریان زۆرە هەم دەسەڵاتی سیاسیان زۆرە و هەم ڕێزیشیان زۆرترە لە نێو کۆمەڵگایە ئێمە بەردەوام بۆ نمونە من کە مناڵ بووم لە کۆمەڵگەی ئێرانیان لە کۆمەڵگەی کوردستانە بەردەوام بیستومە لە خوتبەی نوێژی هەینی یان لە نێو کۆڕکۆبوونەوە شەوانەکان باشترین ژن باشترین دایک پەرفەکترین دایک پەرفەکترین ژن و ئەو ژنەی کە ڕێگەی کراوەیە بۆ بەهەشت ئەو ژنەیە کە باشترین سەرویسی ماڵداری و مناڵداری و هاوسەرداری سەرویسی سێکس بدات و ئەمە بەردەوام لەگەڵ هەر گۆڕانکاریەکە بەسەر کۆمەڵگا هاتووە لە ڕێگەی ئایدۆلۆژیا پیاوسالاریەوە گەیشتووە هەتا ئەوڕۆ بەڵام لە ڕێگەی ئەکۆنۆمی سەرمایه‌داری و ئابووری سەرمایه‌داری و هەندێک ئاڵوگۆڕی بەسەرا کراوە کە ئەم ئاڵوگۆڕە نزیکی 200 ساڵ 300 ساڵ خەباتی کۆمەڵایەتی خەباتی سیاسی و خەباتی فەمینیستیە یعنی ئێمە ناتوانین ئێستا لە پڕێکا بڵێن بۆ ئەم جیاوازیە لە ئەوروپا هەیە بۆ نمونە من ژن ئەناسم لە کۆمەڵگەی ئەوروپا هاوڕێ خۆمە یان لە ئەڵمانیا بە پارتنەرەکەی یان بە هاوسەرەکەی دەڵێت ئۆکەی کاتێک کە تۆ مناڵداری ناکەی ماڵداری ناکەی منش نایکەم بەڵام لە وڵاتانی ئێمە ئەم ئیمکانە بۆ ژنان نییە. بەڵێ دەست خۆش ماریا کەوا بێ ئێمە باس لە دوو مەسەلە ئەکەین کە کاریگەری لەسەر ئەم قەزەیە هەیە یەکێکیان مەسەلەی پیاوسالاریە و بەرژەوەندی پیاوانە لەوەی کە ژن کاری ناوماڵ بکا بەردەوام و بە ئەرکی سەرەکی ئەو ببیندێ بەڵام بەشێکی تریشی باس لە سیستمێکی ئابووری سیاسیەکەین کە دنیا بەڕێوە ئەبا من پێم خۆشە شتێ بڵێم لەو بارەیەوە ماریا ئەوەی کە تازە ئەوەی کە شوێنێکی وەکو خۆرهەڵاتی ناوەڕاست یا ئەو وڵاتانی کە ئێمە ئەمانە ببنە وڵاتانی پیشەسازی ئەمە تقریباً خەونێکی بەسەرچووە ڕۆیشت لەبەرەوەی ئێستا ئێمە بەشێکین لە ئابووریەکی جیهانگیرتر کە سەرمایه‌داری
بە شێوەیەک وڵاتەکانی دابش کردووە هەریەکە و بەرهەمی شتێگەهێنێ یا جۆرێک لە فۆکەسی هەیە لە دنیای سەرمایەداریە. بۆ نمونە خۆرهەڵاتی ناوەڕاست بووە بە بەرهەمهێنەری نەوت بە زۆری و بەرهەمێنانی نەوت پێویستی بە هێزی کار نییە، پێویستی بە هێزی کاری نەپیاوە و نەژنە. بەو پێیش لەبەر ئەوەی مەسلەی پیا و سالاریش زاڵە لە وڵاتانە، ئەو تۆزە ئیشەکە هەیە، ئەو تۆزە کارەکە هەیە لە وڵاتانە کە دروستە بێ لە ئابوووریەکی زۆر زۆر بەرتەسکی مەحدوودا کە بەرهەمهێنانی تیانە زۆر ئەدرێ بە پیا و ئیشەکان. من لێرەوە ئەچمە سەرەوەی ئەم خیتابە دینیەی کە باسێکین ئەوەی کە بۆ میدیا لە وڵاتە ئیسلامی و عەرەبیانە بەردەوام باسی ئەوە ئەکا کە ڕۆڵی ژن لە ماڵەوەیە، بەشێکی ئەم قازانجەیە کە ئەوەی ژن ئەگەر لە ماڵەوە دانیشێ بە بێکار حساب نییە، بەوە حساب نییە کە ئەمە ئینسانێکی ئامادە بەکاری بێکارە و دەوڵەت مەسئولە بەرپرسە لە بەرامبەریە. ئەو کاتە زیاتر لەبەرەوەی ڕێژەی بێکاریش زۆر زۆرە لە وڵاتانە، لەبەرەوە تا ژنی لێبێنە دەرەوە باشترە بۆیان، چونکە ڕێژەکە کەمە بێتەوە، ناڕەزایەتێکە بە حساب کەمە بێتەوە بەرامبەریان. واتە ئەو ڕێگرە کۆمەڵایەتیانی لە بەردەم ژندا ئەنرێ. ئیتر ئەگەر میدیا دەوری هەیە، ئەگەر دین دەوری هەیە، ئەگەر ڕۆڵە جێندەریە نەریتیەکان وەکو دابوو نەریتی خێڵەکی و ئەمانە دەوریان هەیە، هەموویان پێکەوە وەکوایە باوەشیان کردوێ بە یەکا لەگەڵ سیستەمێکی ئابووری کە ئەم وڵاتانە بەڕێوە ئەبا. نازانم هینەکەم ڕۆشنە یان نە، یعنی کاتێ ئینسان سەیریەکە بۆ ئەبێ بەردەوام تۆ ژن بنێریتەوە بۆ ماڵەوە، لە کاتێکە هەرم سەرمایەداری جیهانیە خۆی گۆڕانکاری دروست کردووە. هاوڕێیەک دوێنێ نووسی بوو یوتوبی بابە ئەوە باسی چیەکەن، ژنەوە تا لە دەرەوەیە ئیشەکە مەجبورە بیکاتاوە، چونکە خەڵکی پیاوەکەش بێکار بووە لەم سەردەمەی ئێستاە. ئەڕواتە دەرەوە کارەکە ئیشەکە، بەڵام دوایی حەزەکەم لە تەوەری دۆما دێنە سەر ئەمە. قەرار بوو ئەگەر ژن لە کاری نێو ماڵ ڕزگاری بێ ستەم و چەوسانەوەی لەسەر کەم بێتەوە، بەڵام تقریبەن لە دنیای ئەمڕۆیە ئەم شتە ڕووی نەیاوە. زۆر کەس دەڵێ بابە من ئیشی دەریشەوە ئەەکەم و ئیشی ماڵیشەوە ئەەکەم، هەردووکی هاتۆتەوە سەرشانی خۆم. ئەوەی کە پێڵێن دەبڵ بەردن، ئەوەی کە پێڵێن دوو ئەرکە، ژن بووە بە دوو ئەرکە، دەریشەوە ئەکە و ماڵیشەوەکە. و ئەمە بۆتە کێشەیەکی گەورە بۆ ژنانی کرێکار، بۆ ژنانی کارمەند، بۆ ژنانین. لەبەرەوەی بەشێکی من پێم خۆشە ئەچینە سەر و بابەتانە کە چێ بەرپرسە لە بەرامبەر ئەمەیە، چێ ئەبێ کاری نێو ماڵ بەدەستەوە بگرێ و بەرپرسیارەتێکی هەڵگرێ. ببورن زۆر قسەم کرد، من 2 دەقەمان ماوە بۆ سەعاتی یەکەم. ئەگەر شتێک هەیە بە کورتی بیڵێن ئەو کاتە پاوسێ وەرەگرین بۆی ئێوەژ ئیسراحەتێ بکەن و منیش ئیسراحەتێ بکەم و دێنەوە لای بینەرانمان بۆ سەعاتی دووەمی بەرنامەکە. من ئەمەوێت یەک ئیزافە بۆ قسەکانت بکەم لە پاڵی هەموو ئەو قسانەی کەوا تۆ کردت. ئێمە دوو جۆر ئۆتۆریتەمان هەیە، دوو جۆر ئۆتۆریتەمان هەیە، هەردوو جۆر ئۆتۆریتەکە لە ئێستادا دەور ئەبینێ. یەکێکیان ئۆتۆریتەی سیاسیە، ئەوی تریشیان ئۆتۆریتەی کۆمەڵایەتیە. کە لە هەردووشیانە خۆی ئۆتۆریتەی کۆمەڵایەتیەکە کە گواستراوەتەوە بۆ سەردەسەڵاتی پیاو، بناغەدانەری استراتیژ و پلان و دیسپلینی ئۆتۆریتە سیاسیەکانیشە. ئۆتۆریتەی سیاسیە کەوا هەڵسوڕێنەر و داینەمۆی سیستمی سەرمایەداری و ئابووری و گلۆبالیزیشن و هەروەها ئابووری نیۆلیبراڵ و ئەم شتانەیە. کەواتە تۆ بەر لە هەموو شتێکە ئەگەر بتەوێت هۆکاری ئەم تەواوی ئەم شتانە دەستنیشان بکەیت، پێویستە ئەو دوو شتەمان لێتێک نەچێت کە ئۆتۆریتەی کۆمەڵایەتی لە هاوشان هاوتەری بە ئۆتۆریتەی سیاسی هەردووچیان بوونەتە کۆڵەکەیەک ڕاگرێک بۆ هێشتنەوەی دەسەڵاتی پیاو لە هەردوو هینەکەیە، لە هەردوو بوارەکەیە، هەم لە زالبوونی دەسەڵاتی کۆمەڵایەتیە و دەسەڵاتیان بەسەر کۆمەڵگە بووندا و هەم ڕۆڵی سەرەکیان لە باری ئابووریدا. دەست خۆشکە ژاڵماریا هیچ شتێک هەیە پێشەوەی پاوس وەرگرین حەزەکەی شتێ بڵێ یان بڕۆینە سەر پاوسەکەمان؟
هاوڕیان من دیسان دووپات ئەەکەمەوە ئێمە قسە لەسەر دوو سیستەمی ئۆکۆنۆمی جیاواز دەکەین کاتێک کە باسی وڵاتانی شقیەکەین بۆ نمونە وڵاتانێکە لەژێر دەسەڵاتی سیاسی و ئۆکۆنۆمی ئیسلامیدان ئەمە شێوازی ئۆکۆنۆمی جیاوازە شێوازی ئۆکۆنۆمی سەرمایهداری زۆر جیاوازترە کە من حەزەکەم دوای پاوزەکەمان ئەوەی کە برێکێک وەرەگرین بێمە سەر ئەوەی کە جیاوازی نێوان ئەم دوو سیستمە اقتصادیە چییە و لە نێو سیستمی سەرمایهداریشە بۆ ئاوایە بۆ نمونە ژنان کە لە ماڵەوە هاتنە دەرەوە کاری ماڵەکەن بەڵام کاری دەرەوەکەن بەڵام دیسانە بێ کاری ماڵەوەشکەن وە دوو جار ئەچەوسێنرێنەوە بەرژەوەندەکان چیان وەکەوەی کە لە پرسیارەکاندا ئێوە زۆر بەڕوونی و بە جوانی داتان ڕۆشتووە زۆر باشە کەوا بێ بینەرانی عزیز زۆر سوپاسی هەردوو میوانەکەمەکەم زۆر بە تەحەملن لەگەڵ منە دەستیان خۆش بێ ئێمە دێینە وڵاتان پاوسێکی 1-2 دقەی وەرەگرین و هەناسەیەکەین و مەڕۆن لەگەڵمان بن دواتر بەشێ لە کاتەکە تەرخانەکەین کە ئەگەر سەرنجە یا پرسیارێکتان هەبێ حتمما بتوانین گفتوگۆی لەسەر بکەین و وەڵامیان پێبینەوە دێینە وڵاتان کاتێکی خۆش سڵاوتان لێ بێ بینەرانی عزیزی کەناڵی هیوا زۆر سپاس کە ماونەتەوە لەگەڵمان ئێمە دەسەکەین بە بەشی دووەمی بەرنامەکەمان هەروەکو بینیتان بەشی یەکەم گفتوگۆیەکی چڕوپڕمان کرد لەسەر ئەو مێژوەی کە وای کرد کاری نێوماڵی ژنان پلە و پایەی ببورن کاری نێوماڵ بە گشتی نەکی ژنان بەڵام کارێک کە بە زۆری ژنان دەیکەن بەڕاستی کەمەوە کە چۆن جێگە و ڕێگەی ژنانی گۆڕی وەپایی کۆمەڵایەتی ئەوان توانایی بەشداریان لە ژیانی دەرەوەیە گۆڕی و دواتر هاتینە سەر ئەو باسی ئەو گفتوگۆیی کە چییە سەرچاوی ئەم مەسەلەیە کە ئەوێ ژن کاری نێوماڵۆکو کاری سەرەکی سیرکە و ئەوە قوبولکە و هاتینە سەر ئەوەی کە باسمان لە پیاوسالاری کرد باسمان لە ئابووری سەرمایهداری کرد و لە شوێنێکە گفتوگۆکەمان جێهێشت کە ئەمانەوەیە باز لەوە بکەین کە سەرمایهداری بە گشتی سیستەمی ئابووری سەرمایهداری و ئەگەر میوانەکانم بڕوایان وایە سیستەمێکی تری ئابووری هەیە کە کۆمەلگای یا وڵاتان بەڕێوە ئەبا ئەتوانن باز لەوە بکەن چ قازانجێک ئەکەن چ خەڵکێک وەرەگرن لەوەی کە بە زۆری ژنان خەریکی کاری نێوماڵ بن و ئەوە ببێتە ئەرکی سەرەکیان و بۆچی ئەوان وەکو سیستەمێکی ئابووری و سیاسی بەردەوام ئەم خیتابە ئەیان بە دەرەوە پێشەوەی بەشی یەکەم تەواو بێ ماریا قسەیەکی کردوتی من پێم وایە دوو سیستەمی ئابووری هەیە و پێم وایە دوو کۆمەلگای جیاواز باسەکەین دوو جێگەی جیاواز باسەکەین بەڵام من تەنها ئەمەوێ پێشەوەی بڕۆمەوە لای لێەوە دەست پێ بکەم کە من پێم وایە تەنانەت لە کۆمەلگاکانی ئەوروپایشە جۆرێک لە چکە لێرە بزوتنەوەی فێمینیستی هەیە بزوتنەوەی ژنان هەیە کە بەردەوام باز لەوە ئەکەن کە ڕاستە خیتابێکی چۆنڵی ڕاستە و خۆی پیاوسالاری و جیاکاریانە بەرامبەر بە ژن وەکو وڵاتە ئیسلامیەکان یا وڵاتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست وجودی نەماوە لە ئەنجامی خەبات و دەستکەوتەکانی بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی کرێکاری کۆمونیستی و ئەمانە گۆڕاون بەڵام سێکسیزم بە فراوانی مەوجودە و هەروەها ئەوەی کە بارودۆخی ئابووری لە وڵاتانە وای کردووە کە ئەم هاوکێشەیە ئەوەی لە خێزانێکە ژن و پیا و کێ ئەڕواتە دەرەوە کارەکەوە کێ کاری هەیە ئەسڵەن کێ فرسەتی کاری زیاترە و کێ کارەکەی کرێیەکی زیاتری لەسەر
وای کردووە کە ژن واتە ئەم بنەما مادێ وای کردووە کە ژنان لە وڵاتانەشە هێشتا زۆر زیاتر لە پیاوان کاری نێوماڵ بکەن و ئەرکی نێوماڵ بکەن. واتە من وەکو با بڵێن ئەم دوو سیستەمەی کە ماریات لەم خۆشە فرسەتی بەمێ خۆی باز لەمە بکە، بەڵام من وای ئەبینەوە کە لە وڵاتانی ئەوروپی هێشتا ئەم سێکسیزمە کرێی کەمتری ژنان، کاری هەرزانی ژنان و ئەوەی کە ژنان هێشتا کاری نێوماڵ زیاترەکەن لە پیاوان ئەمە وجودی هەیە. ئەوە بە دڵنیایی لە وڵاتانەی خۆرهەڵاتی ناوەڕاست وڵاتە نەریتیەکان ئەوانە ئەوە زۆر زۆر زیاترە. پێم خۆشە ماریا تۆ لێرەوە بڕۆیتەوە سەر مەوزوعەکە ئەوەی کەوت پێم خۆشە باسیکەم بۆمان باسکەیت. هاوڕیان وەکو پێش برێکەکە من باسم کرد، ئێمە باس لە دوو سیستمی ئابووری جیاواز دەکەین و باس لە دوو پێکهاتەی کەلتوری و کۆمەڵایەتی جیاواز دەکەین. بۆ نمونە 200 ساڵە هەندێک ماف هەیە، مافی ژنان هەیە 200 ساڵە ئەوروپا ئیدی لەسەر ئەم بابەتە، بۆ نمونە لەسەر ئازادی ڕادەربڕینی ژن، لەسەر ئازادی جلوبەرگ لەبەرکردن، لەسەر بۆ نمونە دەرکەوتنی ژن بەبێ ئیزنی پیاو یان باوکی یان براکەی بچێتە دەرەوە کار بکات. یعنی 200 ساڵە ئێمە ئەم پرۆسەیەمان لە ئەوروپا لە ڕێگەی شۆڕشی ڕەنەسانسەوە دەرباز کردووە. کەواتە بۆ نمونە ئێستا گەر لە وڵاتێکی سەرمایه‌داری وەکو ئەڵمانیا لە هەر شارێک شەقامێکی گەورە بۆ تجارەتی سێکس یان لەشفرۆشی دابین بکرێت، لە عەربستانی سعودی ئەمە ڕێگە پێدراو نییە بۆ ژنان، یان بۆ نمونە لە کوردستان یان لە ئێران یان لە عێراق یان لە وڵاتانەی کە دەسەڵاتی دین بەسەریانەوە حاکمە. لەبەر ئەوەی کاتێکە باسی شێوازی ئابووری یان سیستەمی ئابووری وڵاتانی شەرقی ئەەکەین، ئەبێت بزەبێت ئاماژە لەسەر پێکهاتەی کەلتوری و پێکهاتەی کۆمەڵایەتی بکەین. ئابووری سەرمایه‌داری بەڵام ئەوەی کە بۆ نمونە گۆنا باسی کرد، لەگەڵ پێشکەوتنی سەرمایه‌داری بێگومان سەرمایه‌داری بەرژەوەندی لەوەیە هەر کەسێک کە هێزی کاری هەبێت، کە توانای کاری هەبێت، بێتە نێو بازاڕی کارەوە و بۆ سەرمایه‌داری سوود دروست بکات، قازانج دروست بکات. ئەمە یعنی ئێمە ئەبێت بگەڕێنەوە سەر ئەو بنەمایە کە من لە سەرەتاوە باسم کرد، ئابووری سیاسی، ینی ڕوانگەی ئێمە بۆ ئابووری سیاسی. بە پێی ئابووری سیاسیان ئابووری ئەو ئابووریەی کە مارکس باسی ئەکات بۆ ئابووری سەرمایه‌داری، ئێمە سێ شێوازی کارمان هەیە. ئێمە کاری پرۆداکتیڤمان هەیە، کاری ئانپرۆداکتیڤمان هەیە، کاری نۆن پرۆداکتیڤ یان ریپرۆداکتیڤمان هەیە. لە کاری ئانپرۆداکتیڤ بۆ نمونە من حەوشێکی گەورەم هەیە، لە حەوشەکەی خۆما سەوزە ئەچێنم، میوە ئەچێنم، ئەو سەوزە و میوە بەڵام تەنیا بۆ خۆم و بۆ بنەماڵەکەم و بۆ دەوروبەرەکەم بۆ هاوڕەکانم ئەیچێنم و ئەو شتێک کە من بەرهەمی ئەهێنم تەنیا بۆ خۆمە، بە مەسرەفی شخصی خۆمە، بەکارهێنانی شخصی خۆمە. لە ڕێگەی ئەو بەرهەمهێنانەی کە من هەمە کاڵای تازە دروست ناکەم و بەهای تازە دروست ناکەم کە ئەو بەهایە ئاڵگۆڕی کاڵا بە کاڵا بکرێت، یان لە ڕێگەی ئەو کاڵایی و ئەنو بەرهەمێنانەی کە من هەمە پارە دروست بکرێت. ئەمە کاری ئانپرۆداکتیڤە. کاری پرۆداکتیڤ ئەوەیە، بۆ نمونە ئەمن وەکو ژنێکی کرێکار لە کارگەیەکی بەرهەمهێنانی تەباخ و بۆ نمونە مەکینەی جلشوشتن کارەکەم. ئەو کارەی کە من ئەیکەم ئەبێتە هۆی ئەوەی کە کاڵایەک دروست بکرێت، بەهایەکی زیادە دروست بکرێت و ئەمە ئەبێتە هۆی قازانج بۆ ئەو سیستەمەی کە من کاری بۆکەم، سیستمی سەرمایه‌داری. بەڵێ و ئەو کاڵایە کە من دروستەکەم قابلی ئاڵوگۆڕی هەیە و قابلی قازانجکردنی پارەی هەیە. کاری ریپرۆدۆکتیڤ یان نۆن پرۆدەکتیڤ کە بۆ نمونە کاری ماڵەوە بەشێکە لەو کارە، زەرورەتی کۆمەڵایەتی کارە، بەڵام
ئەو کارەی کە من ئەیکەم بۆ نمونە وەکو کرێکاری کارگەی بەرهەمهێنانی تەباخ و مەکینەی جلشوشتن بۆ نمونە من ئەو جلشۆرە یان ئەو تەباخە ئەکڕم ئەهێنمەوە بۆ ماڵەوە ئەو کارەی کە بۆ نمونە من سەرفی جلشوشتنی ئەەکەم یان سەرفی لێنانی چێشتی ئەەکەم بۆ خۆم یان بۆ مناڵەکانم بۆ هاوسەرەکەم هاوژینەکەم ئەو کارە کاری پرۆداکتیو نییە چونکو نابێتە هۆی دروستبوونی بەهایەکی زیادە یان کاڵایەکی قابلی ئاڵوگۆڕ وە قازانجی لەسەر لەبەرەوەی ئەم بەهایە ئەم بەشە زۆر گرینگە بۆ سیستمی سەرمایه‌داری کە بەردەوام وەکو بەشێکی پرایڤێت بەشێکی تایبەت لە سیستمی خانەوادەدا لە سیستمی خێزاندا بهێڵدرێتەوە و بە کۆمەڵایەتی نەکرێت بۆچی من حەزەکەم خۆم باسی هەموو ئەو باسە نەکەم مۆنۆلۆگ نەکەم و حەزەکەم کە ڕای ئێوەش سەر خاڵێکی گرنگ باست لە بەها کرد بەهای ئیش بەهای کار واتە قیمەتی ئەو کاری کە ئەیکەین بۆ سیستەمەکە و ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ مەسەلەی کاری نێوماڵ ئەسەم بۆ مەسەلەی بێبەهاکردن یاخود کەم سیرکردنی ئەرکی کاری نێوماڵ ئیتر ئەگەر ژن بیکە ئەگەر پیاو بیکە بەگشتی کارەکە خۆی وەک تۆ باست کرد لەبەرەوەی قازانج دروست ناکە قیمەتێکی نییە کە ئاڵوگۆڕی لە بازار ڕاپێ بکرێ سیستەمی سەرمایه‌داریش بەگشتی لەسەر قازانج ئەڕوا ئەوێ هەموو شتێک قازانج بکە هەر شتێک بۆ ئەو قیمەتی هەیە کە قازانج دروست بکە کە سەرمایە کەڵەکە بکە و کۆ بکاتەوە کاری نێوماڵ بەو شێوەی کە باست کرد ئەمە ناکە بەڵام ئێستا ئارگومنت هەیە ئارگومنتی زۆر هەیە لەسەر ئەوەی کە ئەم شتە ڕاست نیە من پێشتر ئاماژەم پێیە بۆ نمونە بەشێک لە فێمینیستەکان ببوورە کە ژاڵێسە دێمە لای تۆ بۆی ڕای خۆ من گوێگرم بەشێک لە فێمینیستەکان ئێستا و پێشتریش لە حەفتاکانیشە بۆ نمونە کەمپەینێکی گەورەیان ڕاگەیان بەوەی کە داوای کرێیان کرد بۆ کاری نێوماڵ ئێستش بەشێکیان باز لەوە ئەکەن کە ئەوەی کە تۆ پێڵی کاری ریپرۆدەکتیڤ یاخود کارێک کە دروستبوونەوەی ئینسانە و ژیانەوەی ئینسان و هێزی کاری ئینسانە ئەو کاری کە کاری نێوماڵیش بەشێکە لێی ئەمە لە ژێرخانە قازانج و دەورێکی زۆری هەیە و یەکێکە لە کۆڵەکەکانی ڕاگررتنی سیستەمی بەڕێوەچوونی ئابووری سەرمایه‌داری بەڵام کارێکە کە سەرمایه‌داری لی دەرچووە خۆڕاییە بۆی پارەکەی نادا وەکو چۆن کرێکارێک گەیە ئەوەی کە تۆ ئەڵەی ژنێک ئەڕوا لە کارگەیە تەباخێ دروستەکە کرێکەی وەرەگرێ ئیتر کەم بەیە زۆر بێەوە مەسەلەیەکی ترا بەڵام ئەو کارەی ئەو ژنە لە ماڵەوە ئەیکا خواردن بە خۆی و مناڵەکەی و مێردەکەی ئەیە بۆی ڕۆژی دوایی هەردووکیان ئامادە بن بچنەوە بۆ سەر ئیش ئەوە کارێکی خۆڕاییە و بەم پێیە کاری نێوماڵ بەشێک لە فێمینیستەکان فێمینیستی سۆشیالیست مارکسیستن چەپن جدین لەسەر مەسەلەیە و باسەکەن لەوەی کە ئەم کاری نێوماڵە ئەسڵەن دەورێکی گەورەی هەیە لە ڕاگررتنی سیستەمی ئابووری سەرمایه‌داریە و لە دروستکردنی قازانجە لەبەرەی ئەویش کاڵا دروستەکە کاڵایەک کە پێڵێن هێزی کار ئەو لی بەرپاوە هێزی کار ئەوەی کە ئینسان ئەو هێزەی کە هەتە بەیانی بڕۆیتە سەر ئیش و تا ئێوارە ئیش بکەیت ئەجا کە هاتیتەوە نان بخۆیت و بخەویت و ئاگا ئیسراحەت بکەیت و بژیتەوە بۆی سبەی نەجارێتتر بڕۆیتەوە بۆ سەرکار جا ئەمە ئارگومنتێکی زۆر گەورەیە ئەمە یعنی یەکێکە لەو شتا مەسەلانەی کە ئێستا زۆر بە گەرموگوڕی هاتوۆتە سەرەوەی کە نظامی سەرمایه‌داری بۆیە حەزەکار ژن لە ماڵەوە بمێنێتەوە یاخود کاری نێوماڵ کاری تایبەتی بێ بە خێزان چونکە بە خۆڕایی ئەتوانێت دەستی کەوێ ئەتوانێت خۆی لێلابا لەوەی کە کرێکەی بە و دائیمە ئەخرێتە سەر شانی ژن لەبەرەوەی ژن دایکە ژن هاوسەرە ژن لەباری کۆمەڵایەتیەوە خۆشەویستی و ئەتف و هەموو ئەمانەی هەیە و بە خاتری ئەمە بۆ خێزانەکەیەکە کەژاڵ پێم خۆشە نەزەری تۆ لەسەر ئەم بابەتەی ئێستا باسمان کرد بزانم ئەگەر پێت خۆشە واخلەکەت هەیە بەڵێ من یەک کێشەم لەگەڵ باسەکەدا هەیە ئێمە لە ئێستادا وا خەریکە ئەنالیزەی سیستمی سەرمایه‌داری ئەەکەین من کێشەکە بۆ چارەسەرکردنی کێشەی ژن و بۆ باسکردنی ئارێشەی ژن
لێرەدا ئەگەر بێت و بین هەتاوەکو بەیانی ئەنالیزەی سیستمی سەرمایەداری و هەروەها جۆری سەرمایەی ئابووری و سەرمایەی نازانم دینی و مەذهبی و چی بکەین هێشتا نەگەیشتوین بە ڕێگی کێشەکە کە بریتە لە بە سوبژەکردنی ژن لە ناو باسەکەدا لە ناو شرۆڤەی باسەکەدا. ئێمە لێرە کێشەیەکمان هەیە کە بریتە لە کێشەی ژن، سوبژەکردنی ژن لە نێو شۆڕش و لە نێو ئەوەی کە پێی ئەوترێت ئازادبوون یاخود دەربازبوون لە بێقیمەتبوونی بوونیەی ژن لە نێو کۆمەلگادا. ئیتر ئەو کۆمەلگایە ئایا کۆمەلگایەکی پرۆدەکتیڤە یاخود ئەن پرۆدەکتیڤە یاخود هەر جۆرێکە خۆی ژن لە ئەساسەوە هین کراوە، بێبایەخ کراوە، ژن هیچ ڕۆڵێکی پێ نەدراوە. شتێکی پێ ئەوترێ سەربەخۆیی ژن. ئایا ژن لە نێو سیستمی سەرمایەداریدا تا چەند سەربەخۆیە و لە نێو سیستم و ئۆتۆریتەی سەرمایەداریدا تا چەند سەربەخۆیە؟ ئێمە ئەگەر بێت و باس لە ئەوە بکەین کە ژن لە ئیدارەی سەرمایەداریدا بەشدارە، بۆ نمونە ژنمان هەیە وەزیرە، ژنمان هەیە مەلیکە، باشایە، ژنمان هەیە سەرۆک وەزیرانە. بەڵام من با یەک نمونەی سادە و زۆر سادە و ساکاتان بۆ بێنمەوە بۆ ئەوەی تێبگەینەوە کۆنسێپتی ژن لە نێو سیستمی سەرمایەداریدا و هەروەها لە کۆی سیستمەکەدا کۆنسێپتێکی سەربەخۆ نییە، بەڵکو کۆنسێپتێکەکەوە لە نێو مەفهومی پیاودا خۆی دەبینێتەوە. یەک نمونەی بەسیطان بۆ ئێهێنمەوە، فەڕەنسا کە پێی شارستانیەت و هەروەها ڕێنیسانسدا ئەندێ، ئەزانن بە وەزیرەی ژن ئەوترێتی ئەوترێ مەدام لۆ مینیستر. ئامرازی معریفەی نێرە باشە، کەواتە کۆنسێپتی ژن لە کۆی کۆنتێکستەکەدا کۆنسێپتی ژن کۆنسێپتێکی سەربەخۆ نییە. تۆ هەتاوەکو ژن نەکەی بە سوبژە، هەتاوەکو ژن سەربەخۆ نەکەی و هەتاوەکو ژن لە نێو بنیادی پیاو نێنیتە دەرەوە. ژن لە ئێستادا لە نێو کۆمەلگادا بنیادێکی هەیە کە بنیادی خۆی نییە، بنیادی نێرە. یعنی تۆ هەر ئەداتی معریفەی پیاو ئەداتی معریفەی نێر بۆ وەزیرەی ژن لە ئێستادا لە فەڕەنسای لانکێ شۆڕشی ڕێنیسانس و شارستانیەتدا بەکار دێ. هەر ئەمە بۆ خۆی دەستنیشانی ئەوە کات هەر جۆرە پێشکەوتنێک لە سیستمی سەرمایەداری و هەروە ئایا ئیتر سیستمەکان هەر جۆرە مۆدێلێکیان هەیە یاخود هەر جۆرە ڕوتێک و ڕەوڕەوەیەک وەرئەگرن لە پێشکەوتندا، بەڵام ژن تیایدا سوبژە نییە، ژن تیایدا ئۆبژەیە. من ناتوانم ئازادی و سەربەخۆیی ژن ببینمەوە لە هینێکدا بڵێن لە شۆڕش و لە ئینقلابێکدا کە ژن تێدا ئۆبژە بێت. تۆ ئەتوانی بۆ ڕزگارکردنی پرۆلیتاریا و بۆ ڕزگارکردنی بۆ نەهێشتنی چینایەتی بێ ئەنالیزەی جۆری سیستمەکانی سەرمایەداری واروەها بەرەمهێنان و ئەم شتانە بکەیت. ئەمە بۆ ڕزگارکردنی کۆمەلگا لە چینایەتی بەڵام بۆ ژن یەک شت زۆر گرنگە ئەبێت دەستنیشانی بکەین. ئایا ئێمە قسە لەسەر تەبعیسی جنسیەتگەرایی ئەکەین یاخود ئایا ئێمە قسە لەسەر چینایەتی هینەکەین؟ ئەگەر قسە لەسەر تەبعیسی بگورە، ئەگەر قسە لەسەر تەبعیسی جنسیەتگەرایی بکەین، ئەو کاتە ئەبێ ئێمە تەواوی باسەکانمان لە محوەری بە سۆبژەکردنی ژندا بسۆڕێتەوە، نەگەوەی تەوابێن ئەنالیزەی سیستمی سەرمایەداری و بەرهێنان بکەین. کەژاڵ ئێمە خەریکین دوو لێکدانەوەی جیاواز تعبیر لێ ئەەکەین، بە هەر سێکمان دوو لێکدانەوەی جیاواز تعبیر لێ ئەەکەین لەسەر مەسەرەی
دەور و نەخشی کاری نێوماڵ لە بواری گشتیە، لە بواری کۆمەڵایەتیە، لە کۆمەڵگەی بەشەریە، لە کۆمەڵگەی ئینسانیە. دوو تێڕوانین، دوو پایی جیاواز سەیرەکەین، یاخود دوو گۆشتە نیگای جیاوازمان هەیە. یەکێکیان ئەوەیە کە ئایا ئەمەی کە تۆ تعبیری لەیەکەی کە ئێمە ژن وەک هینێکی وەک بنیادێکی سربەخۆ جیاکەینەوە و لەوێوە سەیریکەین کە پیاو چی ئەکا لە بەرامبەریایە خودم کۆمەلگایە و ئەم مێژووە و ئەم سیستەمە و ئەم سیاسەتە و ئەم کەلتورەی چی لێ کردووە هەتا ژن نەبێتە خاوەنی ئەم جێگە و ڕێگەیە. بەڵام بەتایبەت ماریا تقریبان لەگەڵ هەردووکمانایە بە جۆرێک تعبیرەکەی من باز لەوە ئەکا کە ئێمە بۆیە چوومەتە سەر لێکدانەوەی پەیوەندی کاری نێوماڵ بە ئیقتیساد بە مەسەلەی قازانج و سەرمایەوە لەبەرێ من بڕوام وایە لێکدانەوەکە گۆشەنیگای منەوەیە کە بنەما ئابوووریەکەیە کە ئەوەی دیاری کردووە جێگە و ڕێگەی ژن و کاری نێوماڵ چی بێ لەم بینەیە. ئەمە شەرحی کەم با بینەران بزانن کە ئەمە دوو گۆشەنیگای جیاوازە ئێمە تعبیری لەیەکەین. بەڵام ئامانتەکەی یەکێ بێ بەڵام لە دوو ڕێگەی جیاوازەوە باسی لەیەکەین. بەس یەک شتە بیر نەچێت دابەشکاری ئەگەر تۆ دابەشکاریەکە کە ئەمە ئیشی ژنی ئەمە ئیشی ژنە و ئەمە ئیشی پیاوە ئەمەیە بنەماکەی کردووە. بەڵام ئێمە باز لە کاری نێوماڵەکەین کەژاڵ کاری ئاخر خۆی کاری نێوماڵە دابەشکاریەکە کارینە کاری دەرەوە بۆ پیا و کاری ماڵەوە کە ماریا زۆر بە جوانیشی کردەوە کاری بێبەرهەمە بۆ ژن کاری دەرەوە کە کاری بەرهەمدارە بۆ پیاوە و کاری ماڵەوە کە کاری بێبەرهەمە بۆ ژنە. ئەمە بۆ ئەنالیز هێرەیە ئەنالیزەی سیستمی سەرمایەداری ئابوووریەکەی بەس من ئەمەوێ ژن بێن ئێمە ئەزانی چۆن ئێمە وا خەریکین بەرهەم و سەرمایە و ئابووریمان لە ناوەڕاستی باسەکەمان چقی باسەکەمان داناو لە ئێمە دەبێ هەموو ئەمانە دەربێنینە دەرەوە جن بخێنە ناو چقی باسەکەمان چونکە تەوەری بە بەرنامەکەی تۆ ژنە نەک ئابووری کەژاڵگیان تەوەری بەرنامەکەی من کاری نێوماڵە کاری نێوماڵ من لە ئەوەڵەوە تکایە لە سەرەتاوە باسم کرد وتم کاری نێوماڵ بەداخەوە لە هەندێک جێگەی دنیا لە 100% بووەتە ئەرکی ژن و بە ئەرکی ژن سەیرەکرێ بەڵام لە شوێنێکی وەک ئەوروپایە ئەمە زۆر گۆڕانکە ماریاش باسی کرد زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە و گۆڕانکاریەکە ئەوەیە کە ژن دوو ئەوەنەی پیاوکاری نێوماڵەکە بەڵام لە شوێنێکی وەکو هەرێمی کوردستان 95% کاری نێوماڵ ژنەیکە فۆکەسی بەرنامەکەی ئێمە ئەوەیە کە کاری نێوماڵ چ بەهایەکی هەیە و بۆ ژن بزەبێت لە پەیوەند بە ژنەوە بۆچی بە زۆری ژن ئەیکا بەڵێ بۆچی بە زۆری ژن ئەیکا و بۆچی بەم پێ بەشێکە لە بێبەهاکردنی جێگە و ڕێگەی کۆمەڵایەتی ژن یعنی شتەکە زۆر پەیوەندی بەیەکەوە هەیە چونکە ناتوانی تۆ ژن بە مجەڕەدی لێک بیتەوە دەری بێنی لە کایی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی ئەبێ بڕۆی لە ناو کۆمەلگاکە لێکی بیتەوە خۆ ناتوانی جیایکەیتەوە و لە شوێنێ داینی ئەجا بڕۆی لێکدانەوەی بۆ بکەیت قسەکەی من لەسەرمەیە ئەم کایانە کە باسیەکەین پەیوەندی هەیە هەمووی وەکو تۆڕێک بە دەوری ژیانی ژنانە ببورێت ماریا ئێسەیە مەلات من لە هەفتەی داهاتووە باز لە کاری ژنان لە دەرەوەی ماڵەکەم و ئەو بربەستانی لە بەردەم ژنانایە هەفتەی دوایەوە باز لە تونند و تیژیەکەین بەڵام ئەمڕۆ باز لە کاری نێوماڵەکەین فەرموو ماریا هاوڕێیان وەکوتم ئەمن لەگەڵ هەردووکتانی چونکو پیاو سالاری و سەرمایەداری بە ساڵانە یاری نزیکی 200-300 ساڵە لە هاوپەیمانیەکی پیرۆزدان چونکو سەرمایەداری سوودێکی یەکجار زۆر
لە سیستمی پیاوسالاری یان ئایدۆلۆژیای پیاوسالاری ئەبینێت سەرمایەداری سوودێکی یەکجار زۆر لەوە ئەبینێت کە کاری ناوماڵ کارێکە وەکو لە سەرەتا باسمان کرد ئەو کارەیە کە زەرورەتێکی کۆمەڵایەتی کارە بۆ ئەوەی چینی کرێکار ئەو دەرفەتەی هەبێت خواردن بخوات نان بخوات خواردنەوەی هەبێت شوێنی خەوی هەبێت و جلی پاک و خاوێنی هەبێت و ڕۆژی دیکە بێتەوە سەر کارەکەی خۆی و کاری بەرهەمهێرانی دووبارە بەرهەمهێنانی هات. بە درێژایی مێژووی پیاوسالاری ژن پێگەیەکی زۆر لاوازی هەیە. بە درێژایی ئەم مێژووە پیاوان زۆرتری شانسیان هەبووە بۆ پەروەردە، بۆ پێگەیشتنی سیاسی، پێگەیشتنی کەلتوری، پێگەیشتنی ئابووری، پێگەیشتنی کۆمەڵایەتی و تەکنیکەکانی کار. بەڵام سیستمی پیاوسالاری بۆتە هۆی ئەوەی کە لە سیستمی کاردا لە ستراکچەری کاردا پێگەیەکی زۆر زۆر لاوازی هەبێت و سەرمایەداری ئەیەبێت باشترین قازانج لەم پێگە لاوازەی ژن کە بە درێژایی مێژوو لە ڕێگەی پیاوسالاری و هەتا ئەوڕۆ گەیشتووە زۆرترین قازانجی هەبێت. بۆ نمونە ئەمن چەند ڕۆژ پێش بابەتێک خوێندەوە لە هینێکی سایتێکی ئەڵمانی کە میانگینی تەقریبی ئاماری تەقریبی کاری ژن و پیا و کاری ناوماڵی ژن و پیا و بۆ نمونە ئاماری تەقریبی کاری ژن ڕۆژانە لە ئەڵمانیا 4 کاتژمێرە. حسابی ئەوە بکەن ینی 4 کاتژمێر ژنێکی ئەڵمانی لە ماڵەوە کارەکات لە هەفتەیەکە 4 ینی 7 زەریبەی 4 بکەی 4 کاتژمێر 28 کاتژمێرە لە مانگێکە 112 کاتژمێرە. ئەگەر حسابی ئەوە بکەین کە هەر کاتژمێرێک 10 یورۆ موچە بێت بۆ ئەو کارە ئەکاتە 1120 یورۆ ئەگەر هەڵە نەبم موچە بۆ کاری ناوماڵ. کاتێک کە فەمەنیستێک بۆ نمونە هاوڕێگەن گۆناەتۆ ئاماژەت بۆ کرد کە هەندێک فەمەنیستی مارکسیست یان سۆسیالیست هەبن هەنە کە داوای ئەوکەن کە کاری ناوماڵ بۆ نمونە موچەی پێ بدرێت. لە ڕاستیە من تا ئێستا هەڵسوکەوتم یان دیالۆگم لەسەر ئەو فەمەنیستە مارکسیستانە یان سۆشیالیستانەی کە پیان وایە ئەبێت بۆ کاری ناوماڵ موچە دابین بکرێت نەبووە، بەڵام من زۆر هەڵسوکەوتم لەگەڵ ئەو فەمەنیستە بورژوایانە هەیە کە پیان وایە ئەبێت بۆ کاری ماڵەوە بۆ نمونە موچە دابین بکرێت. ئەمە هەڵسوکەوتێکی تەوا و بورژوازیە بەرابەر بە کاری ماڵ، چونکو مەسئلەی موچە پێدان بە کاری ماڵ بۆ نمونە ئەگەر بین و بەو حسابەی کە من کردم خاوەنکارێک بۆ نمونە کە ئێمە ئەڵێن ئەبێ موچە بدرێت بە کاری ماڵ، پارە بدرێت بە کاری ماڵ، کی ئەم پارەی ئەدات؟ ئایا خاوەنکار ئەم پارەی ئەدات یان دەوڵەت ئەم پارەی ئەدات؟ و لە بەرامبەر ئەم پارەیە ئەبێت چینی کرێکار یان ژنانی کرێکار چ بەهایەک بدەن بۆ ئەوەی موچەی کار بدرێت. لەبەرەوەی من پێم وایە ئەم ڕوانگە فەمەنیستیە بورژوازیە لە سیستمی سەرمایەداریدا ئیمکانی نییە، چونکو ئەم شێوازە بیرکردنەوەیان ئەم ئایدیا دژی بنەمای ئابووری سەرمایەداریە. بۆ نمونە ئابووری سەرمایەداری لەسەر بنەمای لەسەر ئەو بنەمایەیە کە بەرزبوون یان نزمبوونی موچە لەسەر نرخی کارە، ئەو نرخە پرۆداکتیڤەی کارە. بۆ نمونە سەرمایەداری هەوڵەدات بە هەموو شێوازێکە پێداویستیەکە ئەو پێداویستیانە کە بۆ ڕیپرۆداکتیڤی چینی کرێکار پێویستە، ژنانی کرێکار پێویستە بەهاکەی کەم بکاتەوە. بۆ نمونە کاری ماڵ، شوشتن، خواردنەوە
بەڵێ کەوا بێ ماریا تۆ لە بەرامبەر ئەو پرسیارەی من پێشتر کردم کە ئایا پێدوایە کاری نێوماڵ ئەبێ موچەی هەبێ کرێی هەبێ با بڵین تۆ ڕائەت وایە کە ئەمە کارێکی فیمینیستە بۆ جوازیەکانە و کارێکە ممکن نییە و ڕەتی ئەەکەیتەوە پێم خۆشە ڕەئی کەژاڵ بزانم لەو بارەیەوە حرەکەیەکە بەڕاستی هاوڕێگۆنا من ئەمەوێ کاتێکە بەرەنگاری شتێک ئەبماوە ئارگومنتەکانیشم بە تەواوەتی تەواو بکەم ئەگەر دەرفەتی ئەوەم پێ بدەیت آخر نامەیە لەسەر مۆزوعەکە بڕۆین ماریاجان ئەگەر قسێک حەزەکی قسەکانت تەواوکە 1-2 دقە ویستم ڕای کەژاڵ وەرگرم لەو بارەوە تۆ قسەکانت تەواوکە کێشە نییە ئەمەوێت لە 2-3 دقە قسەکان تەواوکەم یەک ئەو شێوازە بورژوازیەی ئەو فمینیستی بورژوازیەی بەرامبەر موچە و کاری ناوماڵ شتێکە کە دژی بنەمای ئابووری سەرمایه‌داری دەرەکەوێت و تەنانەت ماریا چۆن بۆرجوازیە و دژی ئابووری سەرمایه‌داریە یعنی تێناگەم لەو دوانە ئەگەر ئەمە بۆرجوازیە ئەم حرەکەت چۆن دژی ئابووری سەرمایه‌داری و بۆیە هەورێنتاو ئەم ئایدیایە بۆ خۆی ئایدیایەکی بورژوازیە بۆ نمونە ژنانی بورژوا یان ورد بە بورژوا سوودێکی یەکجار زۆر ئەگرن ئەگەر بۆ نمونە موچە لە بەرابەر کاری ماڵەوە بگرن چونکو ئیمکانیاتی ئەوان زۆرترە لە ژنانی کرێکار بەڵام بۆ ژنانی کرێکاریان چینی کرێکار موچەدان بە کاری ناوماڵ هیچ جیاوازەیەک دروست ناکات چۆن هاتێکە بێت کە ئێستا خۆڕاییە وەنیا ئێستا ئەم کارە خۆڕاییە هەر کەسێ ژن بیکە یا پیاو بیکە بە خۆڕایی ئەکرێ ئەگەر لەلایەن بۆ نمونە دەوڵەت بێ یا خاوەنکار بێ موچەیەکی بۆ تەرخانکە هەروەکوی جاران کرێ فامیلی بوو لەبیرتە بۆ نمونە سەرەتای سەدەی 20 شتێکی وە کرێی کرێکار ئەبێتە کرێی خێزانەکەی وەنیا بۆ بن شتێکی لەو بابەتە ئەکەوێتەوانێ بۆچی ئەمە پرسیارەکەی منەوەیە کە بۆ ئەمە لە قازانجی سەرمایه‌داریە ڕێگۆنە ئێمە باسمان کرد قازانجی سەرمایه‌داری ئەوەیە کە تۆ کاڵایەک دروستکەی ئەم کاڵا ئاڵوگۆڕ دروست بکات و قازانج دروست بکات و پارەی زۆرتر دروست بکات سەرمایە زیاتر دروست بکات بەڵام کاری ماڵەوە بۆ نمونە کام خاوەنکار 1200 یورۆ 1120 یورۆ لە مانگێکە بە کارێکی ریپرۆداکتیو دەدا کە بۆ سەرمایه‌داری هیچ قەزانجێکی نییە ئەمە دژی بنەمای ئابووری سەرمایه‌داریە کە کەسی سەرمایه‌داری زۆر ئەوی بەڕاستی زۆر گرنگی پێ نادات لە حاڵەتێکشتا بۆ نمونە لە باشترین حاڵەتدا ئەگەر ئێمە بین و بڵێن دەوڵەت کۆنسەرنەکان کۆمپانیا گەورەکان خاوەنکارەکان مەجبور ئەکات کە زەریبەکانیان زۆرتر بکەن و لە قباڵی ئەو زەریبەوە لە بەرامبەر ئەو زەریبەیەوە کاری ماڵ موچە بە کاری ماڵەوە بدەن کە ئەمەش زۆر زەحمەتە بۆ دەوڵەتی سەرمایه‌داری چون کۆنسەرنەکان کۆمپانیا گەورەکان زۆر زەبەلا هەندەسەڵاتێکی یەکجار زۆری سیاسیان هەیە و ئەگەر دەوڵەت دژی ئەوان بکەوێت دەوڵەت سوودێکی زۆر ناکات بەڵام دەوڵەت ئەگەر بیوێ ئەم کارە بکات بۆ نمونە پۆلیسی هەیە ئۆرگانەکانیان ئاپاراتی سەرکوتکردنی هەیە و دەتوانێت کۆمپانیەکان ناچار بەوەی نەکات بەڵام ئەگەر دەوڵەت بۆ خۆی ئەو کارە بکات بۆ نمونە بڵێ ئۆکەی من ئامادەم کاری ماڵەوە کە زۆربەی ژنان ئەنجامی ئەدەن موچەی پێ بدەم ئەمە دێتە مانای ئەوەی کە هەموو شتێک لە کۆمەلگا زۆر گرانتر ئەبێ بۆ نمونە جلوبەرگ بۆ نمونە خواردن و زەریبەی کرێکاران زۆرترە بێت چ کرێکاری ژن چ کرێکاری پیاو بۆ نمونە ئاخرین دوا ئارگومنت کە من هەمە ئەمە دژی ئێمانسیپاسیۆن یان ڕزگاری ڕەگەزی ژنە کە تۆ بێت و کاری ماڵ بکڕیت ئەمە ئەبێتە هۆی ئەوەی چونکو ژن بە درێژایی مێژوو پێگەیەکی لاوازی هەیە کاری ماڵەوە کاری بۆ نمونە مناڵداری بەخێوکردنی مناڵ
وەکو کارێکی ژنانە ئەناسرێ ئەگەر تۆ بێیت و پارە بە ئەمە بدەی ژنان یەکجار زۆرتر ئەخزێنیتە نێو ماڵەوە کە لە بەرابەر پارە ئیشی ماڵەوە و ئیشی مناڵداری بکەن و ئەمە هیچ ئەرکێک لە ئەرکی بۆ نمونە لە ڕزگانی ڕەگەزی ژن لە کۆمەلگا ئەنجام نادات هیچ چارەسەرێک نییە بۆ ژن. دەست خۆش ماریا پۆینتەکانت زۆر ڕۆشنە بەڕێی من کەژاڵ پێم خۆشە مداخلەی تۆ بیستم لەم بارەیەوە پێشەوەی منیش ڕای خۆم بم فەرموو. دەنگت نییە؟ دەنگم نییە؟ ئێستا دەنگ باشە دەنگەکەیان داخستر بێت. ئەزانی چۆنە مداخلەی من لە یەک شوێنە تەناقوزاتێک ئەبینم لە قسەکانی ماریاخاندا لە لایەکەوە ماریاخان باسی ئەوە دەکات کە ئەمە فێمینیزمی بۆرژوازی داوای ئەکات. وەڵام من سپاس گوزارم ئەگەر بێت و فێمینیزمی بۆرژوازی داوای ئەوە بکات کە موچە بۆ ژنی ماڵەوە ببڕێتەوە چونکە هەر خۆی لە کۆتایی قسەکانیدا زۆر بە جوانی ڕوونی کردەوە کەوا ئەگەر بێت و دەوڵەت پارە بەکاری ماڵەوە بدا ئەمە دژ بە سیستمی بۆرژوازی دژ بەینە باشە ئەگەر سیستمی ئەگەر فێمینیزمە بۆرژواکان شتێک بکەن یاخود داواکاری بکەن کەوا دژ بە سیستمی بۆرژوازی بەجاخۆ ئەمە پێشکەوتنێکی زۆرە وەڵا لە گوتاری فێمینیزمی بۆرژوازیدا سەری هەڵداوە. بۆیە من لە کۆمەڵە ڕەهەندەوە بابەتەکە ئەبینم ڕەهەندێکیان ئەوەیە ئایا کێ هینەکە با کێ موچەکە با یاخود هەستێ بەکارەکە ئایا دەوڵەت بیدا ئەگەر دەوڵەت بیدا ئایا سەرچاوەی مادی دەوڵەت لەکوێوەیە سەرچاوەی مادی دەوڵەت بریتیە لەو بەرهەمەی لە کوێی ئەو بەرهەمەیکەوە کۆمەلگا لە نێو تاقەکانی کۆمەلگادا بەردەستێ ئیتر ئایا ئەو تاقی کۆمەلگا لە سەرمایەدارێکی ملیاردێرەوە بگرە هەتا وەکو کرێکارێکی کەمترین بەرهەمی هەیە لە موچەکەیدا و بەشێک لە هینەدات بەشێک لە تەکسەدات ئەمەیە کۆ ئەبێتەوە لە خەزێنەی دەوڵەتە و دەوڵەت دێ ئەم پارەیە بەش ئەکاتەوە لە ئێستادا سیستمی وێڵبەری سۆشیال دیموکراتەکان ئەمەیە بەکاری ئێرن بۆ سیستمی سۆشیال ئەدرێ بەو کەسانەی کە ناتوان ئیشکەن و لە ماڵدا دانیشت. لە هۆڵەندا جۆرێکی هین هەیە جۆرێک هەیە کە ئەو یعنی هەموو پیاوێک لە هۆڵەندا ئێستا بەم شێوەیە هین کراوە تەرتیب کراوە ئەو پیاوانێکەوە ئیشەکەن ئەگەر ژنەکانیان ئیش نەکەن ئەوە هەموو ژنێک 150 یورۆی مانیانە هەیە بەرامبەر بەوەی کە لە ماڵەوە دانیشتۆ مێردەکەی ئیش ئەکات. جا ئەم بەشە کەمە بەڕاستی ئەم 150 و ماریا باسی کە گەر بێت و ئێمە ساعتەکانی کار من بۆ یافراخ پێچانەوەیەک بە تەنیا 4 ساعت پێویستە نەگەوەی 4 ساعتیش کەمەی خەفشن و ماڵپاکردنەوەکەشی حساب نەکردووە بۆ ماریاش تا خاتری سیستمی سەرمایەداریشی گرتووە. لەبەر ئەوە ئەزانی چۆنە من ڕام وایە شتێکی خراپنێ یعنی تۆ لە کۆتاییدا لە ئێستادا ئێمە قسە لەسەر ئەوە ئەکەین کەوا کاری ناوماڵ کە بێبەرهەم کراوە کە ئەزانی چۆنە ژن کار ئەکا ژن بێکار نییە کاری ناوماڵ کارە بەڵام کارێکی بێبەرهەمە ئەگەر بێت و دەوڵەت ئەرکی ئەوە بخاتە ئەستۆی خۆی وەکو هینێک وەکو کۆمپانیایەکی گەورەی دەوڵەت سازی بێت و موچەی کاری ناوماڵ بدات ئەمە شتێکی خراپ نییە. بەڵام لێرە یەک شت یەک مەترسی وەکو ماریا دەستنیشانی کرد دێتە گۆڕێک کە ئەبێ دەوڵەت لە پاڵدانی موچەی کاری ناوماڵدا حساب بۆ ئەمە بکات ئەو ژنانەی کە وا توانای ئەوەیان هەیە کە لە ڕێگەی مەعریفەوە کە لە ڕێگەی ئابووری مەعریفەوە بچن ناو بازاڕ ئیش بکەن ئەمە نابێ ببێتەوە کاری ئەوەی کە ئەم ژنانە بەرەو ماڵەوە بڕۆنەوە بەڵکو بە پێچەوانەوە سیستم دەوڵەت ئەبێت چارەسەری تەواوی بۆ ئەمە دانابێت تەنیا کرێی کار با بۆ کەسانەی کە ناتوانن کاری دەرەوە بکەن واتە پێویستە ئەو ژنانەی کە توانای کارکردنیان هەیە ئەو ژنانەی کەوا هینیان هەیە کەوا خوێندویانە لە بوارەکاندا و ئەو ژنانەی کەوا توانای ئەوەیان هەیە کەوا لە دەرەوە بە تەواوی اختصاصی
پیشەییان وەرگرتووە واتە پیشەکارن بۆ دەرەوە پێویستە بەرەو دەرەوە ببرێن بۆ ئەوەی تێکەڵ بە کاری ئینتاجی بکرێ کاری بەرەمداری بکرێ بەڵام ئەوانەی کەوان نەیان خوێندەوە هیچ جۆرە پیشەیەکیان نییە ئەمانەش دەبێ وەکو پیشەکار حساب بکرێن لەبەر ئەوەی پیشەی ئەوان بریتیە لە پیشەی دایکایەتی پێویستە پیشە بێ ڕاستە دایکایەتی ئەمە دیسپلینێکی ئەخلاقی بایۆلۆژیە بەڵام ئەگەر بێت و هەروە بەم شێوەی ئێستا بێ بەرهەم بمێنێتەوە ئەو کاتە دایک بەرهەمێکی نییە باشە دایک بەرهەمێکی نییە بۆیە من بەو شێوە مەترسیدارەی نابینم کە ماریا ئەیبینێ بەڵکو بە بڵێم بە چارەسەرێکی هەنووکەیی دائنێم بەرامبەر بەوەی کە لە ئێستادا ژن خاوەنی دەخل نییە هاوڕێیان نەخش زۆر گرنگە پێویستە ئێمە هینیکەین پێویستە ئێمە ئاماژەی پێبین بۆچی ژن لە ئێستادا لە نێو ماڵدا ناتوانێت خێزانێکی ئۆتۆنۆم دروستکە و بریتیە لە لاوازترین حەڵەقەی کۆمەڵایەتی لە نێو ماڵدا لەبەر ئەوەی ژن دەخلی نییە کاتێکیش کە ژن دەخلی نەبێ و پیاو دەخلی هەبێ ئەو کاتە پیاو مەصرفی ماڵ ئەکا ئەگەر پیاو مەصرفی ماڵی کرد ئەو کاتە ژن ناتوانێت جیا ببێتەوە ئەو کاتە توندوتیژی کۆمەڵایەتی قبول ئەکا ئەو کاتە ژن کوژرێ ئەو کاتە ژن ئەگەر مرد مەصرفی نەکا ئەبێ برات مەصرفی ئەگەر برا مەصرفی نەکا دیاردەی لەش فرۆشی بۆچیە لەبەرەوەی ژن هینێکی نییە پیشەیەکی نییە کە بتوانێت لێوە دەخلی هەبێ کەواتە بۆ ئەوەی کە ژن لە بێدەخلی و لە ئەوەی کە دەخلی هەبێ ڕزگار بکرێت پێویستە بە هەر شێوەیەک بێ هین وەربگرێت دەخلی هەبێ بەرامبەر بەو کارێکیکە ئیتر ئەو کارە پیشەی دەرەوەیە یاخود پیشەی ماڵەوەیە من ناڵم دایکایەتی یاخود ئەمە بریتیە لە پیشە چونکە وەکو دیسپلینی ئەخلاقی بایۆلۆژی دایک بریتیە لە پەروەردەکردنی مناڵەکەی یەک دەقە ماریاگیان من چکە پێم خۆشە لەسەرم خاڵە بڕۆین مەسەلەی ماریا شتێک ڕاستکەمەوە من باسی لە سەرەتاوە باسی دووشتم کرد یەکێکیان ئەوەی لە ساڵی هەفتاکانە کەمپینێک بەرپاکرا لەلایەن کۆمەڵی فیمینیستەوە کە خۆیان بە فیمینیستی سۆشیالیست ناوە بن و داوای کرێیان کرد بۆ کاری نێوماڵ نەک بۆ ژن بەڵکو بۆ ئەو کەسەی کە کاری نێوماڵەکە ئیتر ئەگەر ژنە ئەگەر پیاوە و بە شێوەیەک ئەمە ئەم شتەی کەژاڵ باسێکە واقعیە بە شێوەیەک ئەم کرێیە ڕەنگی یاوەتەوە لە دەوڵەتی وەلفەری کە با بڵێن لە وڵاتانی وەکو ئەسکەندەنافی و بەعزێ هەندێک زۆربەی وڵاتانی ئەوروپا هەیە و ئەمانە وەکو کرێی دایکایەتی یا کرێی کەسێکە لە ماڵەوەیە و لە هەندێک وڵات مەسەلەن تەنانەت ئیجازەی دایکایەتی و ئیجازەی باوکایەتی و ئەمانە درێژ کراوەتەوە یعنی بە شێوەیە کاری نێوماڵ منداڵداری هین کراوە پاڵ پێوەنراوە بۆی پیاویش بەشێکی وەرگێ و تاویزێکی کەمی مادی هەیە لە وڵاتی لە دەوڵەتی وەلفەرە بەڵام ئەوەی کە ئێستا حرەکەیەکی ئەوەی کە باسم کرد کۆمەڵێ فیمینیستی مارکسیست حرەکەی ئێستا شتێکی ترەڵێ تەنها ئەوە ناڵێ کرێ هەبێ ئەڵێ ئەبێ ئەو قیمەتە بەها ئابوووریەی کە کاری نێوماڵ هەیەی یاخود کارێکە خۆڕاییە ئەوەی کە تۆ ناوت بر بە ئەن پرۆدەکتیڤ یا ڕیپرۆدەکتیڤ ئەبێ بەها ئابوووریەکەی بۆ دەوڵەتی بۆ سیستەمی سەرمایەداری ڤیزەبڵ بکرێ ببینرێ پیشان بدرێ مەسەلەن من لە راپۆرتێکی ڕێکخراوی ئۆکسفام هەیە هی 2020 لێکۆڵینەوەیەکی مەیدانی فراوانی کردووە لەسەر ئەوەی کە کاری خۆڕایی نێوماڵ بەهای پارەی چەنە بۆ ئەم سیستەمەی ئێستا هەیە بە 8.10 تریلیۆن دۆلار حسابی کردووە ئەمە کەم نییە ئابوووریەکی زۆر 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 بەرزە واتە ئەم کارە خۆی پارەی خۆی پیا ئەکا بەڵام نادرێتەوە بە کرێکار نادرێ بەو کەسەی کارەکە ئەکا نادرێ بەوەی ئەرکەکە ئەکێشێ ئیتر ئەگەر ژنە ئەگەر پیاوە یعنی ئێمە ئەبێ لەو شوێنانەوە سەیریکەین من لەوە تێ ئەگەم تۆ باست کرد کە ئەمە دژی ئابووری سەرمایەداری ئاڕاستەکەی بۆیەشە خۆڕاییە
ئەمە ئیمکانی نییە لەوانەیە باج و خەراج لەسەر چینی کرێکار زیادکە لەوانەیەشە لەسەر کۆمپانیاکان زیادیکە لەسەر کۆرپۆڕیشنەکان پەیوەندی بە خەباتەوە هەیە بە خەباتێکی بەرفراوان لە پێناو چۆڵی بینینی کاری نێوماڵ یاخود کارێکە ڕیپرۆدەکتیڤە یا کارێکە دروستکردنەوەی ئینسانە و دروستکردنەوەی هێزی کارە و قیمەت دانانە بووی ئارگومنتەکە لێرایە من تەواو هاوڕاتم کە لەوانەیە ژن زیاتر بخزێنێتە ماڵەوە بەڵام کرێکە بۆ ژن نییە بۆ کاری نێوماڵە ئیتر هەر کەسێ بیکە ئەکرێ پیاو بیکە وەکو چۆن ئێستا لە ئەوروپا لە مەسەلەن زۆر خێزان هەیە وا ڕێککەوتون کە ژنەکە فرسەتی ئیشی دەرەوەی زیاترە تۆ ئەگەر شتی کۆمەڵایەتیت نەبێ ڕێگری و بربەستی کۆمەڵایەتی و ئەخلاقیت بۆ دانەنێن کە ئەمە یا ژنە بێ بیکە یا خودە و جیاوازیە جنسیە لە کاردا بەشبوو نادانەنێن بۆت کە وەکو دین و دابوونەری دایانێ ئەو کاتە کێشت نابێت کێکاری ماڵەکەکە و بیرت بێ ئێمە هێشتا باز لەوە ئەکەین لە چوارچەوەی سیستەمی سەرمایه‌داریە ئەم مشکلەیە چۆن چارەسەرە بێ ئێمە نازانم کاتمانە بێیان نامەسان پێم خۆش بوو باز لەوە بکەین کە ئێمە وەکو خەڵکی سۆشیالیز وەکو خەڵکی کۆمۆنیست بیرکردنەوەمان چییە چارەسەری ئەم مەسەلەیە چییە لە لای ئێمە ئەوە ئەکرێ لە فرسەتە بێ لە پرسیاری داهاتووە بەڵام تا ئەم دقێ ئێمە باز لەوە ئەکەین کاری نێوماڵ لە نێو چوارچێوەی سیستەمی ئێستای سەرمایه‌داریدا ژنانە بێ خەبات بۆ چی بکەن یاخود ئەوانەی کە کاری نێوماڵەکەنە بێ خەبات بۆ چی بکەن بۆ چ جۆرە چۆن بڵێم ریفۆرمێک لە بارودۆخێکە ئێستا هەیەە هاوڕێیان یەکەم شتێکە من ئەمەوێ باسی کەم سیستەمیش سۆشیال لە ئەوروپا بەرەنگاربوونەوەیەک یان دژبەربوونەوەیەک بۆ شۆڕشی ئۆکۆنۆمی یان شۆڕشی سۆسیال شۆڕشی کۆمەڵایەتی چینی کرێکارە بەرابەر بە سیستمی سەرمایه‌داری یانی ئەو کرێکارانەی کە بێکار ئەبن یان ئەو کرێکارانەی کە لە کۆمەڵگەیەکی یەکجار جیاوازی چینایەتیە ژیانەکەن کاتێک کە بێکارە بن پارێکی زۆر کەمیان بۆ خواردن و خواردنەوە هەیە بۆ نمونە لە ئەڵمانیا پێی دەڵێن ئێکسیستەنس مینیمۆم ئەم پارەیە کە بۆ کریخان و ئەدرێت یان بۆ خواردن و خواردنەوە ئەدرێت بۆ ئەوەیە کە تەنیا ئەو کەسەی کە بێکارە لە برسا نەمرێت یان لە شقامدا بۆ نمونە لە گەرمایان لە سەرمایە نەمرێت ئەمە دیوارێکە بۆ بەرەنگاربوونەوە لە بەرابەر شۆڕشی سۆسیال لە سیستمی سەرمایه‌داری ئەوروپیدا یان غەربیدا من بە هیچ شێوازێک لەگەڵ ئەو سیستمادین لەگەڵ سیستمی سۆشیالدا نیم و بە هیچ شێوازێک لەگەڵ بە موچەکردنی کاری ماڵ نیم چونکو ئێمە باس لەسەر ئەوەکەن کە کاری ماڵ لە سەتا هەشتادا لە تەواوی جیهانە کارێک ژنانەیە و ئەگەر بێت و بە موچە بکرێت واتە ئەوەی کە ژنان زۆرتر لە ماڵەوە ئەمێنن جیاتر لەوە کاری ماڵ کاری پەروەردەکردنی مناڵ تەنیا ئەرکی من نییە من کە لە ماڵەوە ئەمێنمەوە یان مناڵێک دروست ئەکە من تەنیا و مناڵە دروست ناکەم من لەگەڵ پیاوێکەوە مناڵە دروست دەکەم کەواتە ئەوەندەی کە من بەرپرسیارم ئەو پیاوە بەرپرسیارە لە بەرابەر پەروەردەکردنی مناڵەکەیە و لە گشتیە بەڕاستی کاری ماڵ کە ئەبێتە هۆی ئەوەی بۆ نمونە کاری ڕەپرۆداکشن ئەوەی کە من دیسان وەکو ژنێکی کرێکار بچمەوە کاری پرۆداکشن بکەم پرۆداکتیڤ بکەم ئەوەی کە لە ماڵەوە یعنی کاری خواردن دروستکردنەوە و قاپ شوشتن و نازام جل شوشتن و مناڵ بەخێوکردن و هۆمسکولینگ و ئەمانە ئەرکی من نییە کاری ماڵەوە و بەخێوکردنی ماڵ ئەرکێکی کۆمەڵایەتیە من بە تەواوەتی لەگەڵ ئەو زەهنیەتام کە دایکایەتی ئەرکێکی پیرۆزە نا ئەرکێکی پیرۆز نییە کی ئەڵێ ئەرکێکی پیرۆزە من تەنیا و مناڵام دروست نەکرۆ من لەگەڵ پیاوێکەوە ئەو مناڵام دروست کرد ماریا تۆ پێ دوایە ئەرکی ژن و پیاوە یاخود ئەرکێکی دەوڵەتە
ئەرکێکی ئەمە ئەرکێکی کۆلەکتیڤە ئەرکێکی کۆمەڵایەتیوە ینی بەشی پەروەردەکردنی بەناو و بەشی کاری ماڵ ینی ئێمە بەڕاستی بۆ نمونە پرسیاری ئاوڕێکۆنا ئەوە بوو کە بۆ نمونە سیستمی سۆسیالیستی یان ئابووری سۆسیالیستی چۆن لەسەر کاری ماڵەوە ئەڕوانێت بۆ نمونە لە سیستمی سۆسیالیستی یان ئابووری سۆسیالیستی ئێمە کاری ماڵەوەمان 6 دقەمان ماوە هەوڵ بە لە 2-3 دقا پێم بڵێ بەڕێی تۆ چارەسەری ئێمە تۆ وەکو کۆمۆنیستێک وەکو کەسێکی سۆشیالیست بەڕێی تۆ کاری نێوماڵ چی ئەبێ لێ بکرێ بۆ ئەوەی ژن ڕزگاری بێ لەوەی کە بەربەست بێ لە بەردەمیا باشە ئەگەر لە 2-3 هاوڕێن دیگە کاری نێوماڵ کاری مناڵداری یەکەم جار کاری پرایڤێت نیە کارێکی کۆمەڵایەتیان لە سیستمی ئابووری سۆسیالیستی ئەبێ یەکەم جار ینی لەگەڵ دەستپێکردنی ئابووری سۆسیالیستی کاری ماڵ ئەبێ بە کارێکی گشتی مناڵ بەخێوکردن ئەبێ بە شێوازی گشتی بەڵام لە سیستمی سەرمایه‌داری کە ئێستا ئێمە سیستمێکی سۆسیالیستیمانەیە سیستمێکی سەرمایه‌داریمان هەیە ئەرکی ئێمە وەکو ژن چییە بۆ ئەوەی گەشە بکەین لە کاری پرۆداکتیڤە وەکو بەشێک بین لە کاری پرۆداکتیڤ گەشەی ئابووریمان هەیە گەشەی ئابووریمان هەبێت گەشەی کۆمەڵایەتیمان هەبێت گەشەی کەلتوری و زانستیمان هەبێت ئەوەیە کە ئێمە وەکو ژن بۆ نمونە ژنان بەشێکی زۆر گەورن لە ڕێپرۆداکشن بەرابەر بە سیستمی پیاوسالاری یان دیتنی کاری ناوماڵ و ئەمە ئەبێت لەلایەن ئێمە ببەرەنگاری ببنەوە بۆ نمونە مناڵەکانمان مناڵە کچەکانمان مناڵە کوڕەکانمان بە شێوازێکی ئازاد بە شێوازێکی یەکسانی خواست پەروەردە بکەین بە شێوازێکی کۆلەکتیڤ پەروەردە بکەین دووەم ژنانی کرێکار ژینانی زەحمەتکێش ئەبێ ببن بە ئەندامی سەندیکاکان ببن بە ئەندامی حزب کۆمۆنیستەکان و خەبات بکەن بۆ موچەی زیاتر و سەعاتکاری کەمتر و گەرانتیکردن بۆ کارەکان بۆ هەڕەشەی لە کار لابردنیان نامێنێت ئەمانە سەرەتا ئەو شتانەی کە ئێمە بێ خەباتی بۆ بکەین بۆ نمونە ئەگەر ئێمە ژنانی کرێکار موچەی زۆرترمان هەبێت ئیمکانی ئەوەمان هەبێت هەیە بۆ نمونە شەریکەیەک یان فیرمایەکی پاکوکردنەوە بدەن بێن ماڵمان بخاوێن ئێستا باشە؟ بەڵێ بەس ئەگەر زەحمەت نەبێ ئەگەر بەرەو کۆتایی بێنی چونکە کاتمان کەم ماوە زۆر باشە بۆ نمونە ئەگەر من موچەی زۆرترم هەبێت ئیمکانی ئەوە هەیە زۆر بۆ پەروەردە بۆ کاتی ئازاد بۆ سپۆرت بۆ گەشەی مێشک بۆ گەشەی فیزیکی و ئیمکانی ئەوەم هەیە بۆ نمونە جلەکانە ببن لە جلشۆڕخانەیەک بشۆم یان بچم لە ڕستورانێک نان بخۆم پێویست نەبێ لە ماڵەوە چێش لێنێم بۆ خۆمیان بۆ مناڵەکەم ئەمانە ئەو شتانەیە کە ئێمە ئەتوانین سەرەتا بیکەن لە ڕێگای مانگرتنەوە لە ڕێگای سندیکەکانەوە لە ڕێگای حزب کۆمۆنیستەکانەوە لە ڕێگای خۆپیشاندانەوە بۆ مافی زیادکردنی کرێ بۆ ئەوەی لە شوێنێتر کاری ناوماڵەکەت بۆ بکرێ وایە یا کەسێتر بیکە بزەبێت وەکو ئەوەی کە بۆ نمونە ئیمکانی ئەوەم هەبێت کە کاری ماڵەوە بکرێت بە شێوازێکی کۆمەڵایەتی لێرە تعلیقێگەم لەو قسەیەت بەڕاستی خۆم پێ ناگیرە ئەم شتێک کە تۆ ئێڵەی زۆربەی زۆری ژنانی بۆرجوازی و چینی دەسەڵاتدار ئێستا ئەیکەن کە خۆیان کرێیان بەرزە و ئەچن ژنێتر ئەهێنن کاری ناوماڵیان بۆکە و ئیندەستریەکی گەورە هەیە لە دنیاە کە بووەتە ئەوەی کە خزمەتکار و ئەوەی کە دێ کاری ناوماڵ بۆ من و تۆ ئەکا لە بەروی موچەکانمان بەرزە بەڵام لەگەڵ ئەوەیان لەگەڵەوەیان کە ئەمە ببێتە خەباتێک کە هەموو ژنان بتوانن کریان ئەوەنە بەرز بێ کە ئەم کارە پێکەوە بە کۆلێکتیڤ بە کۆمەڵایەتی بکەن فەرموو کەژاڵ ببوورە ئەمە ئەبێ کەژاڵ قسە بکە لە بەروی زۆرمان نەماوە ماریاگیان فەرموو کەژاڵ
من نمڕۆ هیوادارم پێکەنین بێڵێ قسەکانم تەواو کە مەزانینی من لێک یەک شتی ماریا زۆر هینە زۆر خۆش بوو ئەزانی ماریا لە دژی کاری ماڵە و ئەوێ هەموو ژنێ بڕواتە دەرەوە ئەو ژنێکە ئەڕواتە دەرەوە بەڵام ژنێکی تر بێکاری ماڵەکەی بۆ بکە جا ماریاگیان من ئەگەر من هات و کاری ماڵەکە من کرد و کاری ماڵم کرد و موتم لەسەر کاری ماڵ وەرگرت کاری ماڵەکەی خۆم کەم بێم کاری ماڵی بچم کاری ماڵی دراوسەکەم بکەم لەبەرەوەی کە ئەچێتە سەرکار لە کۆتاییدا هەردوو کاری بە موچێ ئەوەی کە ئێوە ئەڵێن بۆ نمونە کاری ماڵەوە موچەی پێ بدێت بزە بت هەرە شتەیە یعنی ژنان بۆ نمونە من لە ماڵەوە کار بوو ژنێکی درەکەم موچە گۆنا پرسیارێکی لێ کردی ڕاوەستە گۆنا پرسیارێکی لێ کردی گۆنا پێوتی تۆ لەگەڵ ئەوە دایکەوە کاری ماڵ موچەیە بێ گەوتە نەخێر بەڵام ئەگەر بێت و ژنێکی دی بێ کاری ماڵ بکە بۆ ماڵێکی دی و کرێی لەسەر وەربگرێ خۆمە هەر کاری ماڵە جایتر ئەو کەسە کە کاری ماڵ ئەکا بۆ ماڵێکی دی یاخود کاری ماڵ بکا بۆ ماڵەکەی خۆی هەر کاری ماڵە ئەو کاتە جیاوازەکە ئەوەیە تەنیا ئەو کەسەی کە پارەی کاری ماڵەکە ئەدا ئەو کەسەی کە پارەی کاری ماڵەکە ئەدا لە جیاتی ئەوەی کەوا دەوڵەت تۆ ئەگەر کاری ماڵەکەی خۆی بکەیت و دەوڵەت پارەی کاری ماڵەکەت بۆ بدا داوازە لەوەی کەوا کەسێک پێ کاری ماڵەکەت بۆ بکا و کاتە تۆ پارەی کاری ماڵەکەی بۆ ئەدەی ئێدا ئەمە هیچ جیاوازێکی نییە کاری ماڵ هەر کاری ماڵە ئەمە یەک دوو تۆ لێرە غەدر لە چینێکی دیکەی کۆمەڵایەتی ئەەکەی چارەسەری کۆچیە بڕێی چونکە کاتمان نەماوە تەواو بین 2 ساعتمان پێ من هەر لەو بوارەیە قسە ئەەکەم نەچوومەتە دەرەوەی بوارەکە لەو بوارەیە قسە ئەەکەم من دەڵێم ئەبێکی موچەی کاری ماڵ هەبێت تۆ پرسیارەکەت ئەوە نەبوو کە ئایا باشە من دەڵێم دەبێت موچەی کاری ماڵ جیاوازە لە موچەی سۆشیال موچەی سۆشیال ئەوەیە کە تۆ دەخلی خێزان وەرئەگری دەخلی کۆمەڵایەتی وەرئەگری بۆ ئەوەی ماڵ دەبێ و نازانین دەبێت بەڵام موچەی کاری ماڵ ئەو کەسەی کە کاری ماڵەکەیکە وەکو گۆنا تەناری کردەوەی تر ئەو کەسە ئایادایی بێ یا باوک بێ یا جاری وا هەیە ئەندامێکی دیکە یا پێش یا بنا ئەتوانێت ئەو کاری ناوماڵە بکاتمە ئەندامانی دیکەی خێزانەکە توانێت کاری ترەوە بکات بەڵام ئەو کەسەی کاری ماڵەوە ئەکا ئەتوانێت موچەی کاری ماڵ وەرگێ بەڵام ئەو کەسەی کە زۆرترین کاری ماڵەوە کات ژنانن یعنی ئەمە چ جیاوازیەکی هەیە لەگەر ئەو تەوریەی کە بۆ نمونە باسی یەکەم کە من بە هیچ شێوازێک باسەوە ناکەم کە کاری ماڵەوە بۆ نمونە ئەگەر موچە زیاد بێ ئەمن ژنێک وەربگرم کە لە ماڵەوە ئیشی ماڵەوەی من نانانا بە هیچ شێوازێک بە هیچ شێوازێک مەسەلەکە ئەوەیە بۆ نمونە من کچێک هەیە ئەمن کچێک هەیە کە تەمەنی 10 ساڵە ماریا کەس لێت هەیە 10 ساڵەتی و ماوەی 4 مانگە من ئەبێت ئەم مناڵم بە تەنیا بۆ مناڵە هۆم سکولینگکەم یعنی من ئەبێت هەم کاری ماڵەوە بکەم هەم کاری دەرەوە بکەم و هەم ئەبێت ئەم مناڵەکەم وەکو قسەکانی خۆمم تەواو نەکردبوو داخڵی قسەکانم بوو ئەزانم ماریا بۆ ستا تکایە کەژاڵ تۆ قسەکانت تەواو کە ماریا دەنگی نایە جارێ فەرموو ئەزانی چۆنە ماریان نمونە ئەهێنێتەوە فرد نمونەی فەردی ئەهێنێتەوە تۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەبێ نمونەی گشتی وەرگری کۆمەلگە لەسەر ئاسی گشت وەربگری لە کۆمەلگە لەسەر ئاسی گشت خەڵکی تیایە نەخۆشە ناتوانێت ئەبێ لە ماڵەوە دانیشێ ئەو ماریا لە ئەساسەوە دژی سیستمی سۆشیال وەسایە
من حەزەکەم تۆ باسیەوە بکەیت تۆ ئێستاڵی من لەگەڵ ئەوەیان کە کاری ماڵەوە موچەی هەبێت من پێم خۆشە چارەسەرەکان بە خەڵک بڵین واز لەوە بێنە کە جیاوازی چییە لەوەی کە ماریا پێشنیارێکی کرد کە ئەوەی ئەگەر کرێمان بەرز بێتەوە ئەتوانین خەڵکی تر کاری ماڵ بکە یا خودت کاری ماڵ بین بە دەرەوە بڕۆین بۆ جل شۆرگە بڕۆین بۆ ڕێستورانت وانە تۆژەڵی ئەکرێ موچەی هەبێت ئەوەی کە ئیختیارەکە یا هەڵێ بژێرە ئەوێ کاری ماڵەوە بکە موچەی هەبێت ئەوەندە کە سربەخۆیەکی ئابووری هەبێ ژیانێک بۆ خۆی تەرخان کات دەسەڵاتێکی هەبێ لە نێو خێزانە ئەو دەرامەتە ئابووریە بۆی ببێ بە دەسەڵاتێک و بەمە کاری نێوماڵ بەهایەک وەرگێتەوە جێگەیەکی هەیە من لەگەڵ ئەوەیە نیم بچیتە چێشتخانە نان بخۆی من لەگەڵ ئەوەیان لە ماڵەکەی خۆتە خواردن دروستکەیت زۆر باشە کەوا بێ ئەتوانم من ئاخر ڕێی خۆم بڵێم و ئیتر دایخەم بەڕێی تۆ ئەو شتێک کەویستی وتە لەبەرەوەی من ئەو شتێکە ویستو من نەموتووە بەڵام لەبەرەوەی کە هاوڕێشە ماڵ بە بەردەوامی کۆمنتمان بۆ نێری وڵێ کاتی میوانی کاتی گفتوگۆی بەرنامەکە نەماوە نازانم من ناتوانم بزانی 2 ساعت و 3 دقیقە ئێمە قسە ئەەکەین تەسەورێکم بابەتەکە زۆر گرنگە بۆیە ئەوەنە هەڵەگرێ من وعدەیەم هەوڵێن لە داهاتووە بەرنامەی زیاتری لەسەر بکەین بەڵام من پێم خۆشە فرسەت بێنم بەوە خیتامی پێ بکەم چکە بەڕاستی مەسەلەن لە نێوان ئەوەی کە لە ژیانی لە دنیای ئێستاە چ چارەسەرێ لە بەردەم ژنانایە هەتا بتوانن لەو بربەستانەی کە کاری نێوماڵ بۆیان دروستەکە ڕزگاریان بێوە بڕۆنە نێو بواری گشتی و ئەوانە یا ئەوە تا کرێ هەبێ بۆ کارەکەیان و یاخود ئەوە تا بتوانن ئەوان وەکو باسمان کرد یا کرێ وەرگرن بۆ کاری نێوماڵ کە زۆربەی زۆری ژنانە ئەیکا یاخود ئەوە تا بتوانن کرێی بەرزیان هەبێ بە جۆرێکە ئەمەی کە ماریا باسی کرد پێشتر من واتی ئەگەم ئەم تێڕوانینی سۆشیالیستیانی خۆی کۆمونیستیانی خۆی بۆ ئەوەی کە چۆن ئەتوانین کاری نێوماڵ کۆمەڵایەتی بکەینەوە جا منەمەوێ بەمە خیتامی بەرنامەکە بێنم کە بڵێم ئێمە ئەگەر بتوانین کە بە شێوەیەکی بە کۆمەڵ بۆ نمونە بتوانین لە خواردنگانان بخۆین مناڵەکانمان بڕواتە دایەنگای گشتی لە کاتێک کە کارەکەین و بتوانین چوزانم ئینسان حتا بەخۆشیەوە بتوانێت سرە بگرێ لەوەی پێکەوە خواردن دروستکەین خواردن بخۆین هینی گشتیمان هەبێ خواردنگای گشتی بە کۆمەڵایەتیکن و ئەرکیەمە لە لای دەوڵەت بێ و ئینسان تەنها بۆ خۆشی بۆ زەوق بۆ دایکاتی یا بۆ باوکاتی خۆی بێوێ کات لەگەڵ کاتی بابڵین تەرفیهی بەسەربەرێ وەکو خێزان و ئەو ئەرکە زۆرەی کە هەیە هینێ و ماڵ بخرێتە سەر ئەرکێکی بابڵین هینێکی کایەکی کۆمەڵایەتی ئەمە ئەتوانێ دەستی ژن ئاوەڵاکە بەگشتی ئەو لە ساهشتایی کە کاری نێوماڵەکە کە بتوانێ بڕوە خەریکی گەشە پێدانی خۆی بێ کە خەریکی کارکردن بێ لە دەرەوە کە خەریکی ئابووری سربەخۆ بێ کە خەریکی بەدەستهێنانەوەی ئەو دەسەڵاتە بێکە پیاوسالاری لی زەوت کردووە بۆ چەنەها سەدەیە و ناهێڵێ گەشە بکە لە هەموو بوارەکانە لە بەردەنیا من داوای لە هەموو کە زیاتر داوای لێبوردن لە بینەرانەکەم لەبەرەوەی بەڕاستی 2 ساعت و 6 دقیقە قسە ئەەکەین یعنی قسەکە ئەوەنە گەرم و گوڕ بوو بە تایبەت لەم ئەخیرا بابەتەکە و گفتوگۆکە ئەوەندە زیادی کردکە بوار نەمایەوە ئێمە سەرنج و کۆمنتەکانیان وەرگرین و هەوڵ بین وەڵامی پێبینەوە و ئێستش ناتوانین لەمە زیاتر درێژە بین بە بەرنامەکە من پێم خۆشە لێرەوە داوا لە کەژاڵ و لە ماریاش بکەم تکاتان لە یەکەم دوایی سەردانی لایڤەکان بکەن لە فەیسبوک و لە یوتیوب و هەوڵ بن وەڵام بەو کۆمنتانە و بەو سەرنجانە بنەوە کە لەوانەیە ئاراستی ئێوە کرابێ یاخود بە گشتی ئاراستی هەرسێکمان کرابێ تکایە بۆ ئەوی حەقی مافی بینەران نەخۆین نەمانتوانی لێرە قسەیان وەڵامیان بینەوە ڕاستە خۆ بەڵام سەردانی دواترس کە سەیری لایڤەکەتان کردەوە یا سەردانی کۆمنتەکان بکەن و وەڵامی بنەوە من سوپاسانەکەم بۆ بەشداری بەڕاستی ئەتوانین چەند سعاتی تردانیشین لەسەر ئەمانە بڕۆین و قسە بکەین و گفتوگۆی زیاتر بکەین بەڵام هەڵیەگرین بۆ فرسەتێکی تر ماریا بەداخەوە کە تۆ دەرچی بۆ 1-2 دقە ئێمە مەجبورین کە کۆتایی بە بەرنامەکە بێنین سوپاسانەکەم بۆ بەشداریتان سوپاس بۆ بینەرانی ئازیز
کاتێکی خۆش و ئێوارەیەکی خۆش بۆ هەموو لایەک هیواد لە هەفتەی داهاتوو بۆ بەرنامەیەکی تری تایبەت بە 8 مارس ئەتان بینمەوە کاتێکی خۆش هەر بژین. سپاس بۆ میوان عزیزەکانم. سپاس بۆ ئێوەش. کات خۆش.